بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان لە هەر جێگەیەکەن دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن ئینشاڵڵا تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت. ئەزان و خۆشەویستانمان بە یارمەتی هاوکارانم لە کۆنتڕۆڵ و لەگەڵ هاوکارم کاکشێخ لە بەرنامەیەکی گوڵستان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. هەڵبەدەم ڕۆژ کۆمەڵێک برگە و بابەتی زۆر گرنگمان بۆ ئامادە کردوون. دەخوازین تا کۆتایی بەرنامەکە بینەرمان بن بووی کە سوودمەند بن لە تەواوی ئەو بڕگانی کە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستی دەکەین. کاکشێخ سڵای خوا لێبێ. سڵای خوا لەگەن باشش کرد حاڵی تۆ ماوەکە دیار نیت لە پشتۆیت لە پشتەوە سپاسەکەم هەزاران جار بسم الله الرحمن الرحیم. سەلامی خوا لە ئێوەی ئازیز و خۆشەویست و بینەرانی ڕۆژانە بەرنامەی گوڵستان. سڵاوی ئەم برا ئازیز و خۆشەویستانە و شێف دیار و ئەم کەوکەبەی سەرۆکە هەموو ئیشێکی ئێمە بەدەسەوانە. سڵاوی ئەوانیشتان پێگەێنین دوعای خێر بۆ هەمومان بکەن ئینشاءالله. ئازیز و خۆشەویستەکانم و ماشەڵڵا بینەرێکی زۆر باشی هەیە. من تەلەفۆنم زۆر بۆ کرێ کاکدانێ الحەمدوللا بینەرێکی زۆر باشی هەیە. سوپاسی خۆی گەورە ئەکەین و هیوادارم ئینشاءالله ئەم بەرنامانەمان ببێتە زەخیرەی قیامەت بۆ هەمومان. دڵخۆشیکی ئێواران بۆ ئێوە زیاد بکەین. دوعایەکی ئێمە ئامینێکی ئێوە ئینشاءالله گیرا ببێ. خۆی گەورە هەموو لایەکتان مەحفوظ بکە، ماڵ و مناڵتان سەرفرازی دنیا و قیامەت بکە، دڵتان خۆشکە، مشکلتان نەهێڵە یا رب العالمین. هەر ئێستا هەر دوعا و پاڕانەوەیەکتان هەیە لای ئەو خوایی کە دەوڵەمەندە غەنیە هیچ شتێکی لێ عاسی نابێت، هەموو داواکانتان قبول بکات و نەخۆشی و ناڕەحەتیەکانتان لەسەر لابەرێ. اللهم ئامین یا رب العالمین. کاکشێکیانم ڕۆژ کۆمەڵێک بڕکە و بابەتمان ئامادە کردووە. یەکێک لەو تۆرانی کە باسی دەکەین مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی داوازینی قورئانەوە مسلمانان با بەراورد ماڵەکانی دیکە زیاتر لە خزمەتی قورئانی پیرۆزان و لەگەڵیشیدا ختمی قورئان دەکەن و ڕۆژانە قورئان دەخوێنن. زانین چۆن ببینە هاوڕێی قورئانی پیرۆز، چۆن بتوانین ئیدامەی پێ بدەین دواتر لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئەو ڕۆژانانی کە زۆر کاتێکی زۆر تەرخان دەکەین بۆ قورئانی پیرۆز و تا چەند گرنگە لە واتای ئاەتەکانیش تێبگەین. بەخشە زۆر گرنگە کاتێکە ینی من کە ختم کردو بەراورد بەوەی کە تەفسیرم لەگەڵ نەخوێندەوە زۆر جیاوازی ینی زۆر بەچێشترە کاتێکە بە تەفسیرەوە ینی لی تێبگەی ئاەتەکانی خوای باڵا دەست و بێزاریش نابیت و حەزەکەی زیاتر بخوێنیت و کاتێکە لی تێبگەی. جا حافظ قورئانێک میوانمانە ماشەڵڵا زۆر شارەزایە لە قورئانی پیرۆز بۆ پێیکە حافظە و وردەکاریشی هەیە لە ئاەتەکانی خوای باڵا دەست. طبعا کاک دانیار قورئان باسی تەفسیری قورئانت کرد. سبحان الله قورئان هەر بۆ خۆی بۆ هەموو کەسێ تەفسیرێکی جیاوازی هەیە. یعنی ئەگەر زۆر ڕابمێنی لە ئاەتەکانە داوا بکەی خوایشان ئەم ئاەتانی قورئان بکەی بە شیفای دڵم، بیکەی بە چارەسەری کێشەکانم. بڕاتە بە مسلمانی وا هەبوو هەر ئاوا قورئانەکەی کردوتەوە دو ئاەتێکی خوێندۆ کردوێتی بە ڕێنمایی خۆی بۆ ڕۆژەی. بەڵام ئاەت هەیە نەوعێک لە تەفسیرە بەخشێ بە کەسێک لە هیچ تەفسیرەکان نەبووە. ینی هەموو ئاەتی ئەو عەتا و بەخشندەیی هەیە سبحان الله. ینی گەنجینەیەکە هەرگیز تەفسیرەکانی کۆتایی نایە، هەرگیز بەخشەکانی کۆتایی نایە. لەبەرەوە چەندێ بچینە خزمەتی قورئان شتی زیادمان پێ بەخشێ. عەلاقەی بە خوێنەواری و خوێنەواری شۆ نییە. ینی هەیە کەسێک کە زۆر نەخوێنەوارە بەس چونکە نوێژەکە پیاوێکی حەکیم دانا خەڵک نازانم حکمەتی لەکوێوە هێناوە، لە ڕۆژۆکانی هێناوێتی لە دوعاکانی هێناوێتی فێرەکرێ بێ ئەوەی خۆی بزانێت کە فێرکراوە. بابەتەکانی دیکەمان ئینشاءالله میوانێکمان دەبێت کە ئەزمموی هەیە لەگەڵ کاری پیشەوەری و مانگی پیرۆزی ڕەمەزان و باز لە ئەزمموی خۆی دەکات و دواتر بابەتێکی گرنگمان دەبێت کە پێویستە هەمولایەکمان گوێی بینێ ئەم تەوەرەیەمان و بەوردی ئێوەی عزیزی سەیری بکەن باسکردنەوەی کە لە مەتبەخ و لە نێو ماڵەکانماندا چ جۆرە ڕۆنێک چ جۆرە زەیتێک بۆ خواردنەکانمان بەکاربێنی کامیان شیاوە باز لە جۆرەکانیان بەگشتی دەکەین باز لەوانە دەکەین کە بڕەکەشی تا چەند پێویستە بۆ خواردنەکان تاوەکو خواردنێکی تەندروستمان هەبێت و ئێمە لە پزیشکەکەش دەپرسین ڕۆنی خۆماڵیش کە خەڵکێکی زۆر هەند گرنگی پێدەدا لە ژەمەکانی خواردنەکانیاندا بەکاری دێن. ئەمەش تا چەند گرنگە تا چەند دەبێتە بەدیلێک بۆ زۆرێک لەو ڕۆنانەی کە لە نێو
بازارەکاندا هەن یەکشە تۆ لەگەڵ خواردنی چەوروانەیە بینە چۆنە وڵی من باشم حەز لێ چەور بێ یان چەور نەبێ حەزم لە چەورە بەڵە بەڵام حەز نێ چەور بێت ئێوە باشە بۆ تۆ باشە ئەرەوەڵا بۆ سەحەت زۆر باشە گەر حەزری لەبێ ڕاستە خۆی ئەگەر بجوڵی لەگەڵیشیە ینی زۆر باشە ڕاستە چی لای کاک شێف دەرسڵای خوا لەبێ هەمسی باشە تۆزە مایکەکە ڕێکی کەی تۆ زۆر باشە باش ئەمڕۆ ئیشاڵە بە تەمای چیمان بۆ دروست بکەین ئەمڕۆ زەڵاتێکی چەوەنەرمان هەیە بەڵێ و لەگەڵ سوپێکی گێزەرمان هەیە نەسووتێ سوپێکی گێزەرمان هەیەەوە کە لە بەرنامەیان نیە ئەمڕۆ برنجێکی خەڵ ئاماداکەین لەگەڵ شلێکی لەتکەنۆکە کە لە بەرهەمەکانی دۆرفیسیە لەتکەنۆکەکە برنجەکەش بە هەمان شێوە پێمان خۆش بە ئەمڕۆ تاقیکەینەوە بۆی بینەران بزانە چۆنە شلەی لەتکەنۆک بە گۆشتەوە خۆشیان بە سنگۆشەوە من بینیومە خۆی بە قیمەوە زۆر خۆشەوە بە گۆشتی گوێرەکەشەوە زۆر خۆشە چکە چاور نییە زۆر جوان دەرەچێت زۆریش خۆشە ئێمە دواتر دێنە لاد ئینشاڵڵا ئینشاڵڵا ئەمڕۆ بابەتێکی دامادەکرد ئینشاڵڵا وڵی کاگدانیار ئەمڕۆ حەزم کرد ئاماژەیە بە بابەتی قیامات و بەرزەخ و ئێمە بۆچی بە ڕۆژووە بین بە یوم الحیساب ئەو ڕۆژەی کە مامەڵی هەر کەسە لەگەڵ خۆیان لەگەڵ کردەوەی خۆیان ئەکرێت چەند ئاگامان لە ڕۆژی قیامەتی خۆمانە چەند ئاگامان لە زیندوو بوونەوەمانە بەو بۆنەی کە من زۆر سەرقاڵی ئەم بابەتانم چکە زیاتر لە خەریکی ئەزمونونەکان نزیک بوونەوە لە مردنە بم بەڕاستی کاک دانیار کاریگەری زۆر 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 گەوری لەسەر خۆم دروست کردووە ینی هەستەکەم هیچ ڕۆژێک ئەگەر من باسێکی قیامەت نەخوێنمەوە سەیری نەکەم یان یەکێک لە ئەزمونونەکان خۆم سەیری نەکەم تر ئەزمونونەکان زۆر زۆرن ئەو ڕۆژە مرتاحنی ینی هەستەکەم پێویستم پێێتی ینی زەڕورم پێی بەڕاستی زۆر پێویستیشە مانای وانە ئێمە کەس بیر لە قیامەتەکەینەوە یا یادی مردنەکەین تەفەکوری مەوتەکەین ڕابطەی مردنەکەین مانای وانە تۆ بۆ مردن خۆت حازرەکەی یان بەیانی ئەمریت و دەست لە دنیا بەردەی سەکەش پێ بڕم ئەو بیرکردنەوە و پێداچوونی جەنابەت ینی حەز ناکەی وادلێکە یانیان ئەو ئەزمونانەی کە بیستوتە ئەم ڕاکەڕاکەی دنیا و هەڵقەتکردن بۆ پارە و زۆر شتی دیکە ینی بەبەرچاتەوە کەمە بێت و ینی هیچ نییە ئەوەی کە گرنگە و عیبادەت پەرشەیەکە بۆ ئەو دنیان جانیوی میزانێک تایاتێک کاکدانێت بەڵێ پێش کێشانە و پێوانەیەک تایاتەیە ینی هەستەکەی ئیترەبێت لەوە لا نەدەیت ینی هەستەکەیت دنیا هەر کورتە هەر خۆی کورتە بە واقعی پێتە سلمێنێک کە تۆ لە خودی خوا خۆی لێ تێبگە ینی خواناز بین لە ڕێی خوا خۆیەوە لە ڕێی زانستەوە زۆر پێی ناگەی یعنی زۆر جار من لە ڕێم ئەزمونانەوە لە بەتایبەتیش لە مەسنەوی مۆلانای ڕۆمیوە هەندێک شەرحیاتی گوێ لێ بووە لە شەرحەکانی مامۆستا هادی ئەحمەدی کە لە نەیجەری پاوە خۆی گەورەتە مەدرێژی کە زۆر جوان شەرحیەکە بەڕاستی ئەوەت بۆ دەرەکەوێت کە ئێمە زۆر جار ناسینی خوا لە ڕێی مەخلوقاتەکانیەوە ناسینێکی زۆر تەواو نییە یعنی سم بڵین مادەم خوا منی دروست کردو کەواتە خالقێکەیە خوا لە خودی خۆیەوە ناسرێت یعنی من چیم تابم بە ناسێنەری ئەوەی کە خوا هەیە خوا خودی خۆی بناسە ئەویش بەڕاستی ڕێگەیەکی زۆر توولانی زۆر جوانی یعنی فرش ڕێژکراوی ئیمانیە کە ئینسان لە ڕێگەی ناسینی خوا بەڕاستی ئەتوانێت بگا بە حقایقی ئیمان زۆر تێبگا لە ئیمان بە تایبەتی ئێستا من باسی مردنەکەین ئایا مردن ئەومان بۆ دروستەکە کە بێزار بین لە دنیا نەخێر بەڵام زۆر جوانەژی لە دنیا ینی چکە پێغەمبەر فەرمێ ئەدونیا مەزرعەت الئاخرە دنیا کێڵگەی ئاخرەتە کێڵگەی قیامەتە کەواتە بێشتی تیا بچێنی نیشی تیا بکەی کاک دانیار ینی یەکێک لەو شتانی کە لە ئەزمونونەکانە من زۆر ئیسفادەم لێ کردو ئەوەیە کە شتی بچووک بە کەم مەزانە یعنی تۆ خێرێک لێرایکی لەوێ هەڵسوکەوتێکەکە یەکێک لەو کەسانی کە خەڵکی شاری سلێمانی خۆمانەوە ئێستا لە سویدا هیوادارم گوێ لە بەرنامەکەمان بێت لە ئەزمونونەکە شتی زۆر عجیبی بینیەوە یەکێک لەو شتانە ئەڵێ من لە ژیانی ڕۆژانەما پوشم زۆرە سووتان گوێم نادایە پوشەوە لێ لە بەتایبەتیەکە تۆ خەڵکی لادێبی پوشە سووتێنەوانە بەڵام پوشیش شکاتی خۆی هەیە لە ڕۆژی قیامەتە هەستم کرد لە دادگای پوشەکەیە زۆر خراپگیرا بووم
خەڵکێکی زۆر لەوێ بوون کە گیرابوون مەرج نییە پوش بۆ بێ کە تۆ بیسووتێنی مەرج نییە تۆ زیان نەکرد هەر لە پوشەکە لەو گیاندارانە دی کە لە ژێر پوشەکەی ئاژین مەبەستمەوەیە ئەگەر بەم وردەکاریەوە ئینسان بیر لە بەرزەخ و لە قیامەتی بکاتەوە کەمترین هەڵی لە دەست دەرەچێت و هەوڵەیە زۆر ئاگای لە خۆی بێت چکە ئێمە ڕقیبون عەتید دوو دانە مەلائیکە بەردەوام ئاگایان لەمانەکە دانیار بەردەوام لەگەڵمانن ئەوانەیە ئەزمونانیان بینی و زۆر جوان باسی و مەلایکانەکەن زۆر خۆشەویستن ئەڵێ هەر لە دنیا من لەم قسەیان زۆر تێناگەم ئەڵێ لە دنیا ناسیومانن لێ ئەزانی ناسیومانن ئایا شکلی خۆیانە گۆڕن تۆ لە شکلی ترایان بینی یعنی بینیوتن کاک دانیار تەسەور ناکی تۆ زۆر جار ئەوەت نەبیستۆ لە باوواپیرە لە خەڵک کاڵێ من لە شوێنەکە کاتی خۆی وڵاخەکەم پەکی کەوت بارەکەم لێ کەوتە خوارە وەڵاهی وەختێکم زانی لەو چۆڵەوانە لە بینی ئەو شاخە زەلهەمێ پێیا بوو هاو لەگەڵمان باری کرد و خواحافزی کرد ڕۆشت بە سەدان و هەزاران نمونی لەمایە سیارەکەم لە فڵان شوێنە پەکی کەوت من برای گوتی لە ڕێگەی هەولێر شەویش بوو سیارەکەمان پەکی کەوت تی زۆر بێت تاقەدون چکە کێ ئەوێسێ لەو جادە سەریایە اینجا شەویشە ئەی تەلەفۆن بۆ شۆ بکەم وتی ئالەم و توێژانەی خۆما بووم لەم حاڵی خۆما مناڵم پێبژنم پێ وەختێکم زانی سیاری لە دوام وێسا تی کەوەستا وتی ئەو چیە کاکە لێوەسا وتی وەڵی ئاواشتێکی ئاوا لەوەچێ فیتپەم تی وەڵی من فیتەرم و فیتۆم بیشم پێ سبحان الله یەکەم ئەمە کێی نێرێ دووهم کێیە ڕاستە ئەم پرسیارانە زۆرن کاکمانیار من زانم ئەگەم لە کات بێ کاکشێ بەڵێ ئەنجا لەبەرەوە ئەم باسانەی قیامات زۆر چێژ بەخشەکە پێش دقەیەکمان ماوە تا میوانەکە بڕۆین باش نانە پێش دقەیەکمان ماوە میوانەکە داخڵ بێت چوار و نیوە داخلەکەین زۆر باشە زۆر چێژبەخشە بەوەی کە ئێمە تێکەڵی ببین باسەکانی قیامەت وزەیەکی معنەوی باشتیاتێ لە ژیانە چۆن مامەڵە بکەی چۆن حەڵاڵ و حرام بپارێزی چۆن خۆت بپارێزی چۆن زوڵم نەکەی چکە ئێستا بۆ نمونە هەر کەسێک کە زوڵمەکات گیرۆدابێت لە قیامەتە یا لە بەرزەخە ڕەنگە زۆر بە ئاسانی خۆی گەورە لە حەقی خۆی ببورێتەوە نوێژەکەم کردووە یا نوێژەکە فەوتاوە بەڵام حەقی ئەو کەسی کە لات بووە زۆر زەحمەتە چکە ئینسانە ئینسان ڕەنگە نەوبورێت زۆر کەسێ ئێستا گەشتۆتە مەحشەر گەشتۆتە نەک مەحشەر گەشتۆتە بەرزەخ لە ڕێگە توڵانیەکانی بەرزەخە ڕەنگە دەیان ساڵ بێ لێرە مردبێ لێ گیری خواردووە لەوێ لە شوێنەکەی گیری خواردووە کەسێک ئێستا کە حەقی ئەو کەسەی لایە ئێستا چ کەسێک لە ئێوە ئازیزانم کە سەیرێن بەرنامەی ئەماکەن بیری کەسێکتان کەوتوتەوە لە دڵی خۆتانە بڕوا بکەن زۆر خێرتانەکات کە ئێستا مردووە و حەقی ئێوەی لایە ئیتر غەیبەتی کردوون دڵی ئێشانون مافی خواردون بوختانی بۆ کردوون یا لە پارە و سەرەت و سامانە مافی خواردون ئەگەر هاتۆتە دڵە ئافوویکە زانی بۆ لێ خۆش بە چکە ئینشاءالله ئەمە فریای خۆتەکەوێت کە گەشتیتە ناو گۆڕ و گەشتیتە حیاتی بەرزەخ خۆی گەورە تۆش ڕزگارەکە لەبەرەوە زۆر جار هەیە بە دڵمانە فڵانە کەس بێتەوە بە دڵ تاکە فڵانە کەس مردووە ئەم هاتن بە دڵا بە خۆڕایی نییە کاک دانیار شتی تایە زۆر لەوانێت تۆ کاتا دوعایکی خێری بۆ بکەی بەشدارێکی لە خێریکی خۆتە هەستەکەی شتێکی بەرامبەر تۆ کردووە گردنی ئازاد بکەی چونکە ئەم نامانە بە ئاسایی ناگات ئاسایی نین یعنی شتانێکی ئاسایی نیە تۆ لە خۆ تۆ شتێک کەسێکە بیرەکەوێتەوە جاروایە لە خەوایت بڕاتە بێ جاروایە زۆر مستەحیلە و کەسە بیرکەوێتەوە 15 ساڵ 20 ساڵە مردووە کەچی یەک لەحزە بیرتەکەوێتەوە ئیلا نامەیەکە بە تۆ گەشتووە تۆ لەو کاتایە خێرە چاکەیەکی لەگەڵا بکە بەشداری خێریکی خۆتی بکە یاخود گردنی ئازاب بکە ئینشاءڵڵا پێکە ئینشاءڵڵا ژیان بچینە لای میوانەکەمان کاک بەرهەم من بەخێرهاتنی بەفەرم ماوەسەبەرەمیان بەخێر بێ خۆ ڕاستەخۆ لە پەخشای خۆ بەخێر بێ سەر دوو چاوم خۆ بەخێر بێ سلام علیکم ماوەسە بەرهەم باشە قوربان حاڵ باشە فەرموو تەشریف بێتە ئێرە دانیشە ئادێرامە کورسیە قوربان ئەبین خۆ بەخێر بێ بەخێر بێ خۆ باشی ماوەسە بەرهەم ترسی باشە کاک دانیارە و منیش فاتیحەم تاعاتان قبول بێت ئینشاءڵڵا ماوەسە بەرهەم ئەڵەم تاعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاءڵڵا لەم چەند ڕۆژەی پێشوا زەم لە عومرە ببانیە خۆی گەورە قبوڵی کە ئینشاءڵڵا جەوێکی چۆنە کەسێک ینی نابینا بێ لەوەیە کە مەسەلەن دیمەنەکان نابینێ بەڵام بە چاوی دڵ وەکو ئەڵێ ئەیبینێ چۆن ئەگا بە ئێوە جیاواز لە ئێمە مەسەلەن
بەڕاستی ئەو سەفرێکی ڕۆحیە خۆی گەورە بکاتە قسمەتی هەموو لایەک سەفرێکە بەڕاستی وەکوڵێ بە چاوی دڵ هەست بە شتەکانەکەی ڕاستە من چاوم نابینێ بەڵام وەکو ئەڵێت هۆکارێکە بۆ دروست دەبێت کە هەست بە خۆشی ئەو سەفەراکەی هەست بە خۆشی ئەو شوێناکە هەست بە تام و چێژی لێ ئەەکەی بەڕاستی وەکو ئەوایە بە چاوی خۆت بیبینی بێگومان کاکشێخ شتێکە بۆ باسکەم لە مانگی 12 منیش لە ئەمرە بووم بەخۆم کاتژمێر نزیک بە 12:30 شەو بوو قەدەران الحەمداوا بۆم ڕێککەوت نزیک بە 3-4 کاتژمێر لە ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پۆلیسەکان نەیانێ بەس خۆم کرد بەژێر باڵیانە و لێیا دانیشتم کاکبەرەم و جەنابی شەزانیان نەیاڵن زۆر بمێنێتەوە سوتفەتەن ماوەسا بەرەم ڤیدیۆیەکی بۆ ناردم من چەند مەترێکۆ لە قبری پێغەمبەر صلی الله علیه وسلم دوور بووم باسی وەفاتی بوو ڤیدیۆکە ئیتر زۆر گریام ینی لەو لەحەزەیە من هەستمە کرد چەند مەترێکم ینی لە ڕەسوول الله دووریت ڤیدیۆکە باسیتر زۆر گریام ماوەسا بەرەمە زانێ بوون نەنا ئەو بووی ناردەم نەشم زانی لێوێ تۆ لەو لەحزا بۆچی ئەم پرسیارەکانەوە بۆچی ماوەسا بەرهەم لەو چرکەیە لەو لەحزەیە ئەم نامەیە ئەم ڤیدیۆیە ئەنێرێ بۆ تۆ کە تۆ ڕێک لە ڕۆزەی پیرۆزی پێغەمبەر فەسەلم ینی تۆ وەرگیراوی ینی پێغەمبەری خۆ سەڵسەم ئاگاداری تۆ ئێستا ینی خوای گەورە ئەیەوێت تۆ لەو شوێنە زیاتر بمێنیتەوە من یەک نمونەم هەیە پێشەوەی ماوەسا بەرهەم دەست پێ بکە لەگەڵ برا ئەزوو خۆشەویستم کاک ئامانج محەممەد ئەمین خەریکی دۆبلاژەکانی ماوەسا عەمر خالید وی ساڵەکانی 2000 بڕیارمانە لە ناوەندی ڕاگەیانی ئارە ئەو کاتە دۆبلاژەکانمانە کرد ماشەڵڵا نزیکەی 400 ئەڵقا خۆ جزایان بە تۆ یانی ناوەندی ئارە دۆبلاژی ژیانی پێغەمبەر سەڵەمەوانی ماوەسا عەمر خالیدی کردووە سلسلەیەکیان زنجیرەیەکیان پێ خۆشەویست بوو کە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە باسی ئەوەکە بڕیارماننا من بووم ماوەسا ئومێدی ناوەندی ڕاگەیانیارە بوو لەگەڵ کاک ئامانج ئاوەسی قۆڵی دانیشتوونتمان لە بەیانی وتی دەسەکەین بە تەرجەمە و دۆبلاژ و ئیشکردن لەم بەرهەمە زۆری نەماوە بە ڕەمەزان بۆ ئێوارەکەی ئافرەتێک خوشێک لە چەمچەماڵەوە تەلەفۆنی بۆ کردم وتی بۆ بەیانیەکەی وتی مامۆسا خەوێکی سەیرم بە تۆ بینەوە جا باسی ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتم بەڵێ فەرمووی واللهی کۆمەڵێ وەرەقەی زۆرە بەدەستەوە بوو نەمەزانی وەرەقەکان چیە لەسەر قەبری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا پەرش و بڵاوتە کرد و بڵاوتە کرد دەوتم وەڵڵا ئەوە دوێنێ بڕهێرمان ناوە ئەو کاک ئامانجە تەرجەمەیەکە من وەرەقەکانە خوێنمەوە و دۆبلاژ یەکەم و ماوەسا ئومێدیش بڵاوێکاتەوە ئەوە خواوەری گرتووە ئینشەڵڵا جا ئەوەی جەنابیش ئاوایە ماوەسا جەنابت لەگەڵ ئەو پیاوانەی کە ڕۆیشتن وابزانم کۆمەڵێک ماوەسایەک و جەنابتان بوون کە بەیەکەوە بوون کە ڕۆشن بۆ عەمرە یا هەر خۆ بەتەنیا بوویت نا کۆمەڵێک نابینا بوو ئێمە کە چین بۆ عەمرە لەگەڵ مامۆسایەکی بەڕێدا بە وەکوڵە سەرپەرشتی ڕێخای ڕۆشنایی دڵخوای گەورە پاداشتی خێران لەگەڵ ئەو مامۆسا ئەو برا بەڕێدانەیە خوشکە بەڕێدانەیە چین بۆ عەمرە بەڕاستی تامولەزەتێکی هەبوو یعنی وەکوڵە بە زمان وەسف ناگرێ من خۆم جارێکی تر چوو بووم بەڵام یعنی جای دووەمی لە جاری یەکەمی خۆشتر بوو یعنی وەکوڵە جار بەجار هەستەکەی یعنی تۆ لە سەفرێکی ئیمانیایی لە هەر شوێنێکایی وەکوڵێ خۆت بە غەریب نازانی یعنی ئەو کاتە سیرەت و ژیاننامەی پێغەمبەری خۆم عەلەیهی سەڵات وەسەلام هاتێ بیر مەسەلەن لە مەدینە چۆن دەوڵەتداری کرد لە مەدینە چۆن سەحابەکانی کۆ کرد قسەی وتاری بۆیانەدا قسەی بۆیانە کرد مەسەلەن جاری جیهادی لێ ئەدایان بۆ نمونە لە مەکە سەحابەکان چۆن عەزیەتە دران چۆن وەکوڵێ ئازارە دران ناڕەحەتەکران پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە پەنای کەعبەیە چی لێ ئەکرا یعنی هەموو دیمەنەکانی ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سوبحانە لەو سەفەری عومرەیە هەمووی مەکەوتە بیت یعنی لەو کاتەیە مەسەلەن کە عومرە مەکرد و وەکوڵە بە دەوری بیتا تەواف مەکرد هەموو وەکوڵێ هاتە بەر چاوم بۆ نمونە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەلێ یعنی وەکوڵە عەزیەتیان داوە قسەیان پێ کردووە لی عەزیەتیان داوە مەسەلەن سەحابەکان بە هەمان شێوە و چۆن بە هەمان شێوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە پەنای کەعبەیە ڕێخۆڵەی وشتر کراوە بەسەر یعنی ئەها هەموو وەکوڵێ ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو شوێنەیە ئەکەوێتە بیرت سی تامولەزەتێکی تری هەیە ماوەسا بەرهەم بابەتەکەمان ناوناوە چۆن ببینە هاوڕێی قورئان لە ڕەمەزاندا ئەم هاوڕێیەتیە نەک ڕەمەزان هەموو کات و هەموو ساتە زەرور نییە
قورآن خۆی ئەبێ لە هەموو کاتێک ئەبێ نەک لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی مانگی ڕەمەزان کە خۆی پەرگارە فەرمێ شەهر رمضان الذي أنزل فيه القرآن مانگی ڕەمەزان ئەو مانگەی کە قورآنی تیادا بەزی وەکو هدى للناس وبينات من الهدى والفرقان كهداية بو خلقي جاكروي حقنا حقا أم قرآن بيروزا لما يجي رمضان دابزي لشوي ليلة القدر دابزي وبيوستا همو كاتك دز بقرآن وبقرين وكو الله جوي القرآن بقرين قرآن بخواني نوا وكو بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة لا أقول ألف لام ميم حرف ولكن ألف حرف ولام حرف وميم حرف القرآن بخينه أو حسنيه وأسنه نسره حسن الشك بديه بيغمري خالد صلى الله عليه وسلم فرمي من نعلم ألف لام ميم يكبيته بلكو ألف لام ميم سيبيته وبخاي برجع بس حتى لبوت أنوسه لبر بس شاك بوت أنوسه لبر وفضل القرآن زور قورية وبتابتي لما نجا بيروزية كمانجا قرآن كمانجا كقرآن تيادا بطيء بيرسكا إنساني مسلمان زیاتر گرنگی بە قورئان بدە و دوای ڕەمەزانیش وەکو پرسیارەکەی بەڕێزت دوای ڕەمەزانی چۆن لە مانگی ڕەمەزانە سیرەکەی زۆر بەمان مەشغوڵە بین بە قورئان خوێندنەوە زۆر بەمان هەوڵە دەین ختمێکی زیاتر بکەین هەوڵە دەین زیاتر لە قورئان تێ بگەین هەوڵە دەین زیاتر بیر لەم قورئانە بکەینەوە و تەفسیرەکانی بخوێنینەوە هەوڵ بدەین دوای ڕەمەزانیش وەکوڵێ بەردەواممان هەبێ خۆی پەرگارە فاستقم كما أمرت استقامەمان هەبێ و بەردەواممان یعنی بەردەوامیمان هەبێ لە دوای ڕەمەزانیش قورئان هەجر نەکەین بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام شەفاعەتمان بۆ بکات قورئان بێتە شەفاعەتکارمان لە قیامەتە إن شاء الله كاك دانيال ماوسا لو شي حافظ قرآن بوايا بلا ما شاء الله ماوسا حزكم تمنى ببرسم تمنى شنو كي دسي كردو بحفظ قرآن وكي طاوت كردو آية حفظ قرآن قرص نية بو كسيكا نابيت من تقريبا ل 2011 دەستم پێکرد بەڵام وەکوڵێ دابڕانی کتاب و پشڕی کتاب بەڵام لە 2018 بۆ 19 وەکوڵێ بەجددی دەستم پێکرد و لە ماوەی ساڵێکە بە فەزڵی خۆی پەروەردگار هەموو قورئانم لەبەر کرد بەڵام یەک شتێکەیە مامۆستایی بەڕێزم قورئان لەبەرکردن بە تایبەتی بۆ نابیناوە بۆ چاوساقیش یعنی هیچ قورسیەکی تیان نییە ئەگەر کەسێک بێوێ و وەکوڵێ ویستی لەسەر بێ یعنی قورئان لەبەرکردن بەتابەتی بۆ نابینا تەنها گوێگرتنە و بەتابەتی ئێستا لە کاتی ئێستایە وەکوڵێ قورئانێک هاتووە بە شێوازی برایل یعنی بە شێوازی نووسینی زبر ئەتوانێت ئەو کەسیش کە نابینایە بخوێنێتەوە بۆ ئەوەی بتوانێت لەبەریکە و بەتایبەتی گوێگرتن زۆر مهمە بۆ نابینا گوێ لە قورئان زۆر بگرێت چکە ئەو مەسەلەن ئەو ئاەتەی کە لەبەری ئەکا دوای هەر بە گوێگرتن بۆ ئەگرێت لە مامۆستایەک گوێرە لەو قاریئەی کە خۆی حەزی پێیەتی لە کاتی مراجعکردنەوەیە لە کاتی مراجعکردنەوە ڕێک سەوتی ئەو ئاوازی ئەو قورئان خوێنە دێتە بیری یعنی دێتە یادی و لە بیری ناچێت بەڵام زیاتر مراجعە مهمە مراجعەکردن یعنی ڕاستە حفظکردن و قورئان لەبەرکردن شەنێ مهمە و شەنێ گرنگە بەڵام مراجعەکەی زۆر لەوە گرنگترە ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمێ تعاهدوا القورئان قورئان لەبەر بکەن چکە قورئان ئەگەر مراجعەی نەکەیت و وەکوڵێ لەبەری نەکەی لەهو ئەشەد تەفەلوتە من الإبل في عقولها وەکو چۆن وشتر وەکوڵێ لە پەتەکەی ئەبچڕێ و ڕائەکات قورئانیش تەشبیهات نەبێ قورئانیش چۆن ئەگەر مراجعەی نەکەیت و لێی ورد نەبیتەوە تێی نەگەی بەڕاستی لەبیرت نامێنێ لەبیر تەچێتەوە ماوەسا بەرهەم بەوەی کە لە خزمەت قورئانی پیرۆزا بووی لە مراجعە لە حفزدا چی بە تۆ بەخشی لە ژیانتان چ جیاوازیەکە بوو لە پێش ئەو ساڵانەی کە جەنابەت حفز کردو لە خزمەت یا بووی قورئان لەبەرکردن بەڕاستی زۆر دۆشتی بە من بەخشی ئارامی بە من بەخشی سەکینەت دڵخۆشی لەوە مهمتر هەستنەکردن بە کەمەندانی خۆم نابینایی خۆم یعنی ئەگەر من پێشەوەی کە قورئانم لەبەر بوو بێ هەستمە کرد مەسەلەن لە ناو کۆمەلگایە کەسێکم بە سووک سەیرەکرێم یعنی بە کەم سەیرەکرێم
بەڵام کە قورئانم لەبەر کرد کە چوومە خزمەتی قورئان سەیرم کرد خۆی پەروەردگار یەک ئایەتی یەک سوورەتی کامل باشە سوورەتێک سەرەتاکەی گلەییە لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە ڕووی وەرچەرخان لە نابینایەک یعنی لەوە بۆم دەرکەوت کە نابینا گرنگە کە خاوەن پێداویستی تایبەت گرنگە کە خاوەن پێداویستی تایبەت ئیسلام و قورئان و خۆی پەروەردگار ڕێزێکی لێگرتووە حتا قبول ناکە لە خۆشەویستەکەی خۆی کە وەکو ئەڵێ بە چاوێک سەیری بکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام وەکو لە هاتووە کە دوای ئەوەی کە بەو شێوازە سەیری عەبدوڵڵای کوڕی مەکتومی کرد کە خۆی پەروەردگار چۆن گلەی لێ کرد پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرموو مەرحەبەن بالذی عاتبني الله به یەخوا بەخێر بێ ئەو کەسەی کە خۆی پەروەردگار گلەی لێ کردم لەسەری بەڕاستی ئەلێرەوە بۆم دەرکەوت کە قورئان لەبەرکردن و لە خزمەت قورئان بوون بۆ چاوساخ چەندێ مهم بە بۆ نابینا ئەو دوو ئەوەنە مهمە چونکە گەورەی نابینای بۆ تیا دەرەکەوێت گەورەی ئەو کەسی کە نابینایە گەورەی ئەو کەسەی کە خاوەن پێداویستی تایبەتەکە پێویستەکە قورئان لەبەرکە لە خزمەتی قورئان نابێ وەکو چۆن سەحابەکان عەبدوڵڵای کوڕی مەکتوم پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کردبووی بە بچی کردبووی بە بانگێژی خۆی کردبووی بە ئەمیری مەدینە دوای خۆی بەڵێ مامۆستاگیان ماشەڵڵا فەرمودەی باش لەبەرە لەوەش علوم شەرعی و خوێندبێت یاخود ئەوەشمان باس بکەیت چی و خوێندووە تا کوێ گەیشتویت لەکوێ خوێندووتە لای چ مامۆستایە هەستەکەم بەرەکەتی مامۆستا مەلا عەبدوڵڵای مزگەوتی کانەسکانە بەسەرەوەی مامۆستا لای ئەو نەخوێندووە مامۆستا مەلا عەبدوڵڵا کە ئێستا لە چوارشرایە چونکە مامۆستایەکی زۆر قەدیر و بەڕاستی هەر کەسێ دەرسی لا خوێن بێت زۆر باش پێگەیشتووە ڕاستی من نەگەشتومەتە خزمەتی ئەو مامۆستا بەڕێزە بەڵام لای کۆمەڵێک مامۆستای بەڕێزی تر خوێندوومە الحەمدولیلا حجرەم تەواو کردووە ماشاءالله و لای مامۆستای بەڕێزم مامۆستا ڕەمەزان خوێندوومە لە چەمچەماڵ الحەمدولیلا خۆی بەرگەر قبوڵی کەوە لە هەولێریش کۆڵێ خوێندوومە بە فەزڵی خۆی بەرگەر هاتوومەتە ئەم شارێش الحەمدولیلا یعنی سپاس بەخۆی پەروەردگار بەرەکەتی علمی شەرعی بەرەکەتی قورئان یعنی من هەزار جایتر ئەگەر چەندها جایتر سپاسی خۆی پەروەردگار بکەم لەسەر ئەو نیعمەتانەی کە پێی داوم یعنی ناتوانم وەکو خۆی پەروەردگار فەرمووە وئین تەعودوا نعمة الله لا تحصوها ئەگەر نیعمەتەکانی خۆی پەروەردگار بژمێرن بەسەرتانەوە ناتوانن بیژمێرن یعنی الحەمدولیلا من لە شێکی ساغ ڕاستە چاو نیعمەتێکی گەورەیە بەڵام فەخری پێوەکەم فەخری پێوەکەم کە نابینام یعنی لەوەیەک چەندها کەسی تر هەبێ وەکو من نابیناوێ بەڵام دوور بێ لە دین الحەمدولیلا من نابینام بەڵام بە فەزڵی خۆی پەروەردگار ئەمە فەزڵی خۆی پەروەردگار هیدایەتی داوام بۆم دینە قورئان کردووی بە خزمەتکاری قورئانەکە گەر خۆی پەروەردگار لێمان قبوڵکە ماوسا هەموو خۆی گەورە هەموو شتێ لە ئینسان ناسێنێتەوە شتێکی لێ سێنێ نوری قورئانی پێدا ئەو نوری قورئانە ڕەنگە گەر چاوت ساغ بووە ئیساوە تا من هیچم لەبەر نییە نازانم گەر جوستی ئەمە مەگەر لەبەر بێ دەی ماشەڵڵا تۆ خۆی گەورە تەمەند درێژەکە ئینشاءالله لەسەر خێر و ئەوە تا بووی بە بەرەکەت بۆ بەرنامەکەی ئەمەش مامۆستا خاڵێتان ڕازی بێ خۆی پەروەردگار موفقتان کە مامۆستای بەڕێز بەڕاستی وەکو باسم کرد مامۆستا یعنی بەرەکەتی قورئان بۆ نابینا زۆر مهمە الحەمدولیلا یعنی ڕێکخراوە نابینایەکانیش تابەتی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ خۆی پەروەردگار پاداشتی خێریان داتەوە کۆمەڵێک دەوریان کردێتەوە بۆ قورئان خوێندن و ئەو کەسانی کە قورئان لەبەرکەن حتا ڕۆژێکیان داناوە بۆ کەسانی کە حافظ قورئانن خەڵاتیانەکە ڕێزیان لێ ئەگرن ئەم بەڕاستی جێگەڵ خۆشیە من پەیام هەیەبوو نابینانی کە تا ئێستا بێبەشن لە نوری قورئان بێبەشن لە قورئان وەرن خۆتان فێری قورئان کەن وەرن لەگەڵ قورئانە بن وەرن خزمەتی ینی هەوڵ بدەن قورئان لەبەرکەن بەڵکو خۆی پەروەردگار بەرەکەت کاتە ژیانتانە بەڕاستی ئەو بەرەکەتەی لە قورئانە هەیە ئەو بەرەکەتەی کە لە قورئانێ ئەگەر دەستت کە گەورەترین نیعمەتت دەستکەوتووە مامۆستا بەرهەم بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز جەنابەت فەرمووت لە ماوەی ساڵێک کەمێک زیاتر وابزانم لەبەرت کردووە چۆنیە کاتێکی زۆری من ئێستا لە مێشکی خۆما بیرەکەم و لاڵێم لانێ هەشت کاژمێر دە کاژمێرە بۆ دانابێت ینی چۆن لە ڕۆژێکە بەڵێ خۆی کاتی حتمما کاتێ قورئانی پیرۆز بێ خۆتی وەیەک لاکەیتەوە یەکەم خاڵ
بەتایبەتی لە کاتی نوێژ بیانیانە مەسەلەن دوای نوێژ بیانیان ینی کاتی من بۆ الحەمدولillah بۆ قورئانی بەرەکەتدارترین کاتیشە يعني دوای نوێژی بیانیان وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ اللهم بارك لأمتي في بكورها خۆی پەرگە بەرەکەت بکەیتە ئومەتەکەم و لەکەیە لە بەیانیانە یعنی بەیانیان چاکترین کاتە بۆ گوێگرتن لە قورئان بۆ لەبەرکردنی قورئان و بۆ تێگەشتن لە قورئان چکە قورئان لەبەرکردن ئەگەر خۆت بتوێ کاک دانیار بەڕاستی ئاسانە بەڵام وەکوڵی عەزم و جەزمت هەبێ لەسەری چکە خۆی پەرگا وعدێکی داوە ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر ئێمە قورئانمان لەبەر کردووە بۆ ذیکر ئاسان کردووە بۆچی بۆ حفظ لە ذیکر بەیانی لە هەندێک زانایان باس دەکەن بە معنای حفظ بێ یان ئەگەر بە معنای بیرکردنەوە تێگەشتنیش بێ قورئانمان ئاسان کردووە بۆ تێگەشتن و لەبەرکردن و خوێندنەوە فهل من مدكر ئەرێ کەسێ نییە بیری لێ بکاتەوە کەسێ نییە لەبەری بکە کەسێ نییە لێی تێ بگا خۆی پەرگار خۆی وعدی داوە کە قورئان ئاسانە لە تێگەشتنیە لە خوێندنیە لە لەبەرکردنیە یعنی برای وەمان هەیە هیچی نەخوێندووە بەڵام الحەمدولillah ئێستا وەکوڵە حافظ قورئانە یعنی برای وەمان هەیە بەو نەخۆشیەوە ئێستا برای وەمان هەیە لە چەمچەماڵ باشە یعنی سبحان الله لەسەر جێ یعنی بەسەری و دوو پەنجە ئیشەکات کە ئەچی بۆ لای جارێکی چۆن بۆ لای پێم وت ئەرێ تۆ چۆن ئەم دوو پەنجەی دیشەکەوتی مامۆستای بەڕێز من سەرەتا دوو پەنجەشم ئیشی نەکرد بەڵام داوام کرد لە خۆی پەروەردگار وتم ئەی خۆی پەروەردگار با من چاک نەبووە بەڵام توخوا خۆی پەروەردگار لە بەرەکەتی قورئان بێبەشم مەکە خۆی پەروەردگار تەنها دوو پەنجەم ئیش بکات بۆەوەی موسحەفەکەی پێ هەڵدەم یعنی بۆ ئەوەی بتوانم لە خزمەتی قورئان بم مامۆستا بەرهەم لە خزمەت قورئانی پیرۆزدا بووی ینی ئاەتێک کە گەشتوتە سەری بۆ زۆر دڵخۆش بووی زۆر مژدەبەخشێکی گەورە بۆ دیان ئاەتێک کە دڵتەنگ بوو بیان ناڕەحەت بوو بیان لە سزای خۆی باڵادەست ترسابیت ناڕەحەت بوو بمیان عەفوەن داوای لێبوردن ئەوەی کە مەسەلەن داچڵەکی بی تیایدا بەستمەوەیە بەڵێ وەڵاهی قورئان لەبەرکردن وەکوڵێ چێژێکی خۆش یعنی تایبەتی خۆی هەیە بەڵام بتەوێ نەتەوێ بای خۆشی ناڕەحەتی هەتیایە بەڵام الحەمدولillah یعنی على العموم ئاسان بوو سوپاس بۆ خۆی گەورە و کاریگەرتنی ئاەتیش بەڕاستی قورئان هەر هەمووی کاریگەرە یعنی ئەگەر لە قورئان ورد بیتەوە هەر هەمووی کاریگەرە بەتایبەتی دوو ئاەت زۆر کاریگەری لەمە نەکرد يعني إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار براسي دنيا داري أو يكا إنما هذه الحياة الدنيا متاع كان روجك وإن الآخرة هي دار القرار آخرات بو إيمان دار مسلمان جي هتا يوم معنوية جي أويك إنسان دڵی خۆی پێ خۆشکە جێ ئەوەی ئینسان کە هەوڵی خۆی بۆ بدە و کاریگەرترین سەوتیش بەلای منەوە قورئان خوێنی بەناوبانگ محەممەد سودیق مەنشایی بوو یعنی ئەوە دەستپێشێک بوو کە من بتوانم بەهۆیەوە کە قورئان لەبەرکەم کە لە خزمەتی قورئان بم مامۆستا بەرهەم هەر بە زگماکی جنابەت نابینا بوویت بەڵێ کە سەرەتا کێ هانیای بۆ لەبەرکردنی قورئان بۆ ئەم کەشە معنەوی قوڵەکە ئێستا تۆ هەتا لەخوا بزەبە نەخوا بزە سەرەتا مامەم سڵاح خۆی پەرگە پاداشتی خێری داتەوە مامەم هانیدام بۆ لەبەرکردنی قورئان و بەتایبەتی دایک و باوکشم زۆر هاوکارم بوون بەڵام بەتایبەتی مامەم وەکوڵێ دەستی گرتم کە بۆ ئەوەی قورئان لەبەرکەم بۆ ئەوەی لە خزمەتی قورئان بم يعني شتێکی بۆ باسکردنی خۆی پەرگا تۆ ئەو نیعمەتی لێ سەندویتەوە بۆچی نایە خۆت بە قورئانەوە خەریکی لە خزمەتی قورئان بی يعني تی لە قورئان تێ بکەی قورئان لەبەرکەی يعني وەکوڵێ
هەم لە لایەنی مادیەوە گۆڵێهانی ئەدەم هەم لە لایەنی معنەویشەوە هاوکارێکی باشم بوو بۆ لەبەرکردنی قورئان و یعنی خۆی پەرگا پاداشتی خێری داتەوە. مامۆستا بەرهەم لەگەڵ دوعا و پاڕانەوەیە بین چۆنە لەگەڵ قورئانە؟ الحەمدولیلا خۆی پەرگار قبولی کە ینی سپاس بۆ خۆی پەرگار زۆر باشین و خۆی پەرگار هەموو لای مۆفەقەکە. بەڕاستی قورئان وەکو باسم کرد دوعا و پارانەوەکانی قورئان هەر هەمووی وەکوڵە سوود بەخشە بۆ ئینسان کە ئینسان سوودی لێ ببینێ کە ئینسان لە خزمەت یابێ. یعنی ئەم قورئانە تا چەندێک لە خزمەت یابی تاوەکو لە خزمەت یابی تاوەکو لێی ورد بیتەوە تاوەکو لێی تێ بکەیت تاوەکو لێی تێ بکوری بەڕاستی کەمە بۆ کەسانەی کە نابینان خۆی پەرگار نیعمەتی لێ سەندوونەتەوە گەو هەوڵ بدەن خۆتان بە قورئانەوە مەشغوڵکەن لانی بەتابەتی لە مانگەی و لە مانگەکانی تریشە. یعنی الحەمدولیلا ئێستا کاراسانی زۆر کراوە وەکوڵێ لە هەم لە گوێگرتنە هەم لە ئەو مصحەفەی کە باسم کرد هەم لە ڕێکخراوەکانە یعنی کاراسانێکی تەواوەتیان کردووە و هەم لە ئیزاعەکانە سپاس بە خۆی پەرگار پاداشتیان داتەوە کاراسانێکی تەواویان کردووە بۆ خزمەتکردنی قورئان و وردبوونەوە لە قورئان. ماشەڵڵا لە مۆبایل و سۆشیال میدیاوەشە ینی ئەیبینیوە هیچ کێشەیەکی نییە ینی ماشەڵڵا تۆ دوێنێ نامەیەکی سەوتی بۆ من نەرد مامۆستا ینی دەستی خۆت ئافم کە مەجال نەبوو بە ڕاستەخۆ قسە بکەین بە نامی سەوتی جواب مایتەوە خوا جەزا بە تو یاخوا ینی حەزی لەو بوارەشەیە بەڵێ ینی مەبەستمە هیچ گرفتی نییە مامۆستا بەرەم سپاس بە خۆی پەرگار هیچ ینی بەتابەتی لە بابەتی مۆبایل و تەکنۆلۆژیا الحەمدولیلا ئێستا وەڵێ وەها ئاسان بووە هەچی گرفتت بە دروست ناکە. جا مامۆستا بەرەم حتما ئاگاداری کاک شێخ بە دوعا و پاڕانەوە ینی ئەو مەشهورە جا پێڵێم دوعای تایبەتەوە کە ئینشەڵڵا ئافرەتێکی باشی بەنسی بە مامۆستا ئافرەتی باشە بە نسیبەکە ئینشاءالله. بەڵام پێشەوە من ویستم داوەشتێکی لێ بکەم گەرکاتمان مابێت بەڕاستی مامۆستا ینی قورئانی لەبەرە ئاوا یعنی ژیانێکی مبارەکەژی بەڕاستی الحەمدولیلا. حەزەکەین جەنابەت مامۆستا چەند دوعایەک لە کۆتاییە دوعا بۆ ئێمە بۆ بینەرانی خۆشەویست بۆ ئەوانەی مناڵیان نییە بۆ ئەوانەی کە مشکلەیەکیان هەیە ئەوانەی قەرزارن ئەوانەی نەخۆشن کە سەر لەسەر جێگان تۆ هەندێک دوعامان بەوکەوە ئێمەش و ئەوانیش ئامین بکەن انشاءالله. اللهم يا الله يا ذا العرش العظيم ويا ذا الجلال والإكرام يا بديع السماوات والأرض يا منان اللهم صل على محمد وعلى آل محمد صلى الله يا إله العالمين يا رب لما نجا بيروزيا داوات ليكين لم كاتا مباركة لم رجا مباركة داوات ليكين خواي پروردگار بنا وجوانا كانت بصفات برده كانت يا ربي خواي پروردگار وين خوش الشفاء دي خواي پروردگار وين خوش الشفاء دي خواي پروردگار وين خوش الشفاء دي خواي پروردگار هر کسی مشکلی کشی کی خواي پروردگار مشکلی کشی و حل کی خواي پروردگار هر کسی منالی نی خواي پروردگار منالی صالحی فی بخشی یا ربی خواي پروردگار هر کسی منالی نی منالی صالحی فی بخشی یا ربی خواي پروردگار کسی منالی نی منالی صالحی فی بخشی خواي پروردگار پاداشتی خیری او خیر خوازانش داته و که لم رمضانه ولا غير رمضانش هاوکاری او فقیر و هجارانه اکن خواي پروردگار پاداشتی خیری اندایتوا خواي پروردگار پاداشتی خیری اندایتوا خواي پروردگار برکتی خود برژینی بسریانه یا ربی خواي پروردگار هر کسی هر نیتی کی خیر لدڵیا خواي پروردگار کاری بو آسان بکی یا ربی خواي پروردگار کسی نیتی کی خیر لدڵیا خواي پروردگار کاری بو آسان بکی یا اله العالمین هر کسی تا استهدایتی ور نگرتو یا ربی خواي پروردگار هدایتی دی یا ربی خواي پروردگار هدایتی دی یا ربی خواي پروردگار هدایتی دی یا ربی خواي پروردگار لسر راست شقام اسلامتی بردوام من کی خواي پروردگار عاقبت من بخير بجاري خواي پروردگار عاقبت من بخير بجاري يا ربي خواي پروردگار آخر كلمة وآخر وشمال لدنيا لا إله إلا الله محمد رسول الله بيت يا إله العالمين يا إله العالمين هر كسك هاوكار من يا ربي خواي پروردگار هاوكاري بي يا ربي خواي پروردگار هاوكاري بي يا ربي خواي پروردگار زواري بي يا ربي خواي پروردگار هر کس لهنا راحتي كايا خواي پروردگار ناراحتي لسلابري يا ربي خواي پروردگار هر کس لهنا راحتي يا ربي خواي پروردگار ناراحتي لسلابري خواي پروردگار لدايكو باوكمان اواني مردون خواي پروردگار ليان خوش بي يا ربي خواي پروردگار اواني مردون خواي پروردگار ليان خوش بي اواني زيندون خواي پروردگار موفقيان بكيتو بردوامن كي لسر كاري شاكا خواي پروردگار زياتر هدايتيان بدي
خی پەرگار زیاتر بەردەوامیان بکەیت خی پەروەردگار هەر کەسێ نزایەکی خێری هەیە خی پەرگار بۆی جێبەجێ بکەیت یا ربی خی پەرگار ئەوەی نەخۆشە شیفای دێ ئەوەی داوای دوعای خێری لێکردون یا ربی خی پەرگار چی خێرە بۆی جێبەجێ بکەیت یا ئیلاه العالمین یا ربی خی پەروەردگار زانستی زیاترمان ببخشی یا إله العالمين اللهم إنا نسألك علما نافعا اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا يا ربي خواي پرگار أما أنقى بسر ماناتيا نپرين خواي پرگار لهم تاوانا كان ما خوش بوبي يا إله العالمين يا ربي خوايا يا إله العالمين يا ربنا يا ذا العرش العظيم يا ذا الجلال والإكرام يا بديع السماوات والأرض يا منان يا ربي خواي پرگار لا أقري پر إيشي جهنم بمان فارزي يا ربي خواي پرگار لا أقري پر إيشي جهنم بمان فارزي يا ربي خواي پرگار بهشتي برين من بنصيب كي يا ربي خواي پرگار بهشتي برين من بنصيب كي يا ربي خواي پرگار لفردوسي علابي بش منك يا إله العالمين خواي پروردگار لفردوسكي خود بش منك يا إله العالمين يا ربي خواي پرگار لقل پیغمبران وصديقين وصالحين حشر مامك يا إله العالمين يا ربي خواي پرگار بآوي بدستي پیغمبري خوا عليه الصلاة والسلام آوي كوثر من بنصيبك يا إله العالمين خواي پرگار عاقبة من بخير بجري آمين آمين صلى الله عليه وسلم الحمد لله رب العالمين. طبعا كان دانيال تو سركي كشف كرت يعني دعائي أو إن شاء الله هر کسی نیتی خیری دادلای ان شاء الله جنابش اشتكى لدلای بخواه خواه بنصيب تبكاو خواه قربت آسان كان ان شاء الله بنران ان شاء الله بنريم برنامج ان شاء الله خواه قرا اميني كي اوانيش ان شاء الله بو جنابش تبو ايمج يا رب العالمين بس خوش ما وصيف خوش باخوا يا خويا هاكم تقام وصبر امكان خوش حظ خوش باخوا سلامت بيا اخو صبر امكان يا اخوة بخير بقربان زور خوش حال بين دعاء بوكي ان شاء الله يرجع خير خبير المشي ان شاء الله يا اخوة بخير بيا راضي بيا رب سر هردو شامل كاك دانيال من لخصبتي انا من كاشيان فهم عزتك يا شيخ هكاك شيء اللي سمالي شوهاته يا ربي خوي قرا اهلي شمشمالي همي محفوظ كبوني جناب ان شاء الله ان شاء الله خو سلامتك يا دي كمان دبي كاك شيخ بله وزان مر جنابي شدي ناسي بله بلاي برز وخوشوي اسمان كاك الشيخ اكرم محمد صالح سنغاوي كبلا برزك بيشاور و بسرهاتك زور مهمة لا حزكم فري بسرهاتك شي بكينو ان شاء الله خيرا بتجرو ان شاء الله من دمنا الشفازي توفرمو عفوا شيء كاش يا فرمو السلام عليكم. عليكم السلام شيخ اكرم يا باشا حال باشا قربان يا اخو بخير بك خير بس تشاو ان شاء الله السلام عليكم بخير يا اخو قربان بخير يا اخو يا اخو مفرم سلامتك يا اخو بخير بك فرموا يا اخو بخير بك سرد الشام بخير شكرا باشي سلامتك يا باشا الحمد لله والسلامة بخير يا اخو مفرم رمضان لعربت شلونه والله سواز بخوا الحمد لله باش بخوا قرمو قرم بزقوتك والله الحمد لله بخوا بزاف صال جويش خوش بو يعني سپاس بخوا مانجی رمضان بتایبەتی ئەمساڵ زۆر خۆش بەڵێ ئەم ڕەحمەتیش کەوا خۆی پەروەردگار نای الحەمدولیڵمان ئەو فەزڵی خوایە خوا بزاف خوا بخير بخوا سەلامەتان کە کاک دانیال کاک شێخ ئەکرەم طبعا وەسایەکی باشی کاتی خۆی کە كاتي خوي بیر هەڵەکەنرا بەدەستی بەڵێ ئیشی دەستیە کرد هەتا ڕووداوێکی بەسەر هاوتی دوای ئەوە ئەزانم زۆر خەریکە و ئیشە نەبوو بەڵێ ئیشی ئەو سایی بیر هەڵکەندن چۆن بوو تا ئەم ئالەتەی ئێستا دروست نەبوو تا مەمنوعیش نەکرابوو کاتە تقریبا ئەوەی باسێکم ڕەنگە 30 ساڵ پێش 20 ساڵ پێش ئەو ئیشە زۆر ڕەواجی هەبوو کە بەدەستی هەڵەکەنرا بەڵێ وڵا قوربان من تقریبا لە 2000کانەوە دەستم کرد بە ئیشی بیر بەڵێ یەکەم ئیشیشم بیرێکم هەڵکەن ماڵی باوکم مامێکم هەیە تەمەند درێژ بێکە لەگە جەنابتانە ئەو مام سەریەکەم جەنابیشت ئەیناسی پێشتر ئیشیە کرد ئێتر منشت مامە چۆن بیر هەڵکەنین بۆ خۆمان بەچی چارەگەڵەکەنیت و بەخری و ئەچتە خوارەوەتەوە دەوتم بۆ دیاری بکە ڕۆژی جومعەوتم بۆ دیاری بکەوە ئینشاءالله تر سوپاس بخوا دەستم کرد بە ئیش نزیکەی 19 متر بوو الحەمدولله ئەو یەکەم ئیشە بوو ئەو یەکەم ئیشە بوو ئەرەوەڵا کاک ئەکرەم ئەو سەردەما هیچ ئامێرێ شتێک نەبوو بڵێ مەسەل ئالێرا ئەوسە هەیە ئەوەندە مەتر ئاوە ئەوەندە مەتر ینی چۆن بوو قوربان ئەوە زیاتر مەگەر لە شوێنە حکومەکانە نەوەڵا زۆر ئەو پێشکەوتنە نەبوو زیاتر ئێمە بە دەست هەڵمانەکەن بە قوڵنگە و بە چەکش و قەڵەم
ئەبە شێوە ئێمە هەڵمانەکەند. چیتانە کرد بۆ هین بۆ بابەتی غازە هەست زۆر بیر هەیە غازی هەیە ئەو کێشەی بۆ دروست ناکردن قوربان خۆی ئەرزیژۆک و لەشی ئینسان چۆن دەمار زعیف هەیە و دەماری مەسەلەن بە قووەت هەیە ئەوە هەیە غازاتی ئەرزیش هەیە مەسەلەن جاری وا هەیە مەسەلەن چەند نوعێک تاوێر هەیە من بۆ نمونە ئیشم لە بیرا کردو هەر لە گەڕێکی شێخ عەباس 19 مەتر بووە ئێستا چەندێک پێویستم بە هەوایە ئەوەندە پێویستم بە هەوا بوو لە هەمان کاتیشە هەر لە شێخ عەباس بیرم هەڵکەندووە خۆم هەڵم کەندووە 9 مەتر نەمتوانیەوە بەبێ هەوا بچمە خوارەوە یەکسەر هەستی پێکەیت قوربان بەڵێ لە دوای 3-4 مەتر چوویتە خوار ئیتر هەستی پێکی بەڵێ دە لە 36 مەتری شا ئیشم کردووە لە توی مەلیک پێویستم بە هەوا نەبووە بەڵێ کەمێک ناڕەحەت بووم کەمێک بەس ئەو بیرە خۆم هەڵم نەکەند بەڵێ باوەش بڵێن بەڵێ پێشتر بیرم هەڵەکەن بۆ پیاوێک ئیتر دراوسەیەکیان هات وتی دوایم ئێشە حەز دەکەم ئەم پیاوەش تۆزێک ئیش لە بیرەکەم بکە و دیوارەکەی من چوم سەیری بیرەکەشم کە ڕاستەکەی وتم مامۆستا ئەم بیرە زۆر لە قوڵەچێ تەمەن تایسە بیری وان نەچوو بووم ئیتر وتی تقریبا 25 مەترێک وەڵحاڵ ئیتر چوم ئیشم بۆ کرد دوای هاتمە دەرەوتی وەڵاهی ڕاستی نەمێراوە پێت بەڵێ 36 مەتران بیرە بەس ئەرە ڕۆژە پاکم کردەوە و لەرم ماوتاوە بەڵێ بەڵام کاک دانیار کاک ئەکرەم سەنگاوی حادیسێکی بەسەر هاو ئیتر دوای ئەوازی لە ئەو ئیشە هێنا ڕووداوەکە زۆر سەسوور هێنەرە بەڕاستی یعنی ئەو کاتەش وازانم ڕاگەاندن هەر باسی کرد یا ینی حاڵەتێکی سیر بوو لە ناو بیرەکە بەسەری هاو زۆر بە ناڕەحەت هێنرایە دەرەوە وەزعی زۆر خراپ بوو گەیشتە حاڵەتێکی تر بە تەمای نەمان ینی کەس بە تەمای نەما بوو و ئەزمۆنێکی نزیک بوونەوە لە مردنی هەیە لە ناو ئەو بیرەیە کە هەستی پێکردووە حەزەکەم هەر لە سەرتاوە بۆی کاتەکەمان بەش بکات کاک شێخەکرم بۆمان گێڕێتەوە ئەو ڕووداوە چۆن بوو هەندێک قەدەری جوانی تیابینیوە ینی لە ڕووداوەکەی بەڵێ قوربان ئەوە لە بەردەکەر ئیشم ئەکرد ئیشم بۆ ماڵێک ئەکرد تقریبا بیرەکەم هەڵکەن 24 مەتر ئەم 24 مەتر نزیکەی 29 ڕۆژ لەو ماڵا ئیشم کرد 28 ڕۆژ سەر 29 ئیتر دیارە قەدەری خوا هەچی هات ڕەتمونەوەی نییە هەتا بیرمە پێش ئێوچمە خوارەوە ئەوتم وەڵاهی بەڕاستی هەل لە خۆم و ئەمڕۆ دڵم چۆن بڵێن ئەترسێ لە میشە وتیان بۆچی ساحێ ماڵەکە وتی وەستا ئەکرم بۆچی ئەترسێ وتم وەڵاهی نازانم قەدەری خوا دووسێ ڕۆژ هەل لە خۆم وتی ئەگەر ئەزانی ئەرۆخێ ئەگەر ئەزانی شتێکەیە حتا باس شکروتی خێزانم توتی ئەگەرزانی نەمەڕۆ بڵێ ئەوە پێشتر لەگەڵ خێزانەوە باسم کرد وتی ئەگەرەک و ئەزانی پیاوە مەردی خوا بە چەند ساڵتۆمە ئیشتا ئەگەرزانی ڕێوتم وەڵی سوپاس بۆ خوا خۆم هەڵم چنیوە بە تەنافەڵم چنیوە شاخێکی زۆر سەختە بەڵام هەل لە خۆمە دڵمەترسێ ئیتر ئەو بەڕاستی خێرەومەنێکیش لە ئەوروپا پارەکەی ئەدا تەلەفۆنیان بۆ کردوتیان ئەم پیاوەڵێ وتی وەڵی وەستا ئەکرم تۆ هەچۆنێ هەیە بەشکم بگاتە 30 مەتر من نێتم خێرە بەشی 4 ماڵ ئاوی زیاتر ببێ ئەو باشترە ئێتە منش مادەم نێتی ئەو پیاوە ئاوای و پشت بەخوا منش ئینشاڵڵا ئەچمە خوارەوە ینی 28 ڕۆژ بوو ئیشی تیا کرد 28 ڕۆژ بوو بەڵێ سەری 29 ڕۆژە لەو ماڵە ئەوم لێ هات و ڕاستیەکەی حەدەسەکە نازانم چۆن بووە خۆشم یعنی سەرەتای حەدەسەکە ئەوە ئەزانم عادەتەن کە ئەچیتە خوارەوە چینێک هەڵەکەنی و بانگەکەی لەسەرەوە ڕاکێشن یەک سەتڵم بیرە بەست دوای ئەوە خۆشم نازانم چۆن بووە بەڵێ سەتەکە بەرکەوتەوەن قوربان بەڵێ ئەوەی کە بەس یەک لەختەم هاتەوە بڵین هۆشم هاتەوە لە چیان لەو کاتێکەوە کاکە دانا هەیە دانای کام هەموو تەکی لای خۆمان خی گەورە منی زیاکە و خوا پاداشتی خێری باتەوە من هەمیشە لەم قەزاری ئەو پیاوم چونکە بەڕاستیەکەی ئەو پیاوە بۆ سەبی بۆی کەوا منی هێنا دەرەوە چۆن لەو کاتە وەڵاهی قەدەری خوا ئەو پیاوە خۆی واجباتێکی هەبوو تەکسیەکی هەموو سوێنی بۆ خواردن دوای کە هاتمەلام بۆتی وەستا ئەکرم نزیکەی چارێکی سوفم لەم سیارە داوە قەدەری خوا ئەو سیار ئیشی نەکردووە ئیتر دوای ئەوە وەختێکم زانیوە هاوار ماڵ دراوسێکم هەستاوە وەستاکرممان کوشت وتی چۆم سرم ناوتم چیە وتیان وەڵاهی سەد لەگەمانەوە بەسەریە ئیتر تەڵان سەڵی من بەم جیهازە هەڵمەکەنم جیهازانی کە مەسعەدەکان سەڵی گەورەی ئارامکۆ بە لەحیم دروستم کردم بەڵێ ئەیتوتی کاکە مەردی خوا بن
واز بێنن جارێ وتی بانگم کەوتم وەستا تەمان من هیچ هۆشیەکەم نەبوو ئاگام لە خۆم نەبوو لەو کات وتی کاکەم پیاوە مردووە با کەسێکی تر نەمرێ پێش بەخوا منەچمە خوار بەسخوا من مەکوژن ئیتر ئەوە بوەڵحاڵ هاتە خوارەوە و جا من لە چی ئامانێ تەمان بۆی باس کردم سیمەکەی ئاڵانە بوو لە گیانمەوە هەتا ئەوەشی پێوتم لایلۆنی بیرەکە تەمان ئەو بیرە غازی هەبوو بەڵێ لایلۆنێکم شۆڕ کرد بۆ خوارەوە مۆبەردێک لەسەر مەردە بچکەکان لایلۆنەکە هەواکەی هێنابووم هەتاوتی ئەوەنەش پرزە بووم کە نەیوم لە لایلۆنەکە ڕایکێشم بیانڵگیانتە خەریبووم بەردەگەشت بێتە خوارە بەسەلمانە سبحان الله ئیتر وەڵحاڵ لاگوی پێچام و بە سیمەکە ئاڵانەبی لێمەوە ئیتر هۆشم کردەوە سێرەکەم کاگەدانە ئەبینم ئەوە سیمەکەش هەڵەمە کێشێ مەسعەدەکە ئەوە نم بیدە وتم کاکەدانە مردم وتی بە قوربانی غیرەتە بەم هیچ نییە تو زدە شکاوە ئیتر ئەوە نم بیرە کۆشکا بوو قوربان من ئەم دەسەم شکا بوو ئەم شانەم و ئیتر چەند پەراسێکم شکا و ئەم لایم ئەم لایم ئەوەڵە بەڵێ ئیتر تقریبا نزیکەی 24 ڕۆژ من لە ئینایە مامەوە بێهۆش بووی بێهۆش بووم ئەرەوەڵە بەڵێ لەو بێهۆشیە تۆ ڕووداوێکە بینی ڕووداوەکە ئەگەر بیرە مابێت چۆن بوو کە دوایی بۆ منیشە باس کرد و وەکو ئەزمونێک یانی بینیم واللهی ئەوە تقریبا من 24 ڕۆژ کە لە ئینایە مامەوە 11 ڕۆژی هەر بێهۆش بووم بەڵێ هیچ هۆشیەکەم نەبووە لەو کاتا بڵین لەو کاتی 11 ڕۆژە وەکو چۆن بڵین کەسێک ڕاکشابێ هۆشی بێتەوە من ئەمەم بە چاوی خۆم بینی ئەمەم لە یادە ئینسان چی بەسەر هاتوو چی بینەوە ئەبێ واقعی ئەوە بڵێن کە ئەمیست هەستمەوە سێرم کرد هەچی چواردەورم هەیە هەمووی جەنازێ هەر هەمووی جەنازەیە بەسەر یەکاکەوتووە ئیتر جەنازەیە یەک پارچە خوای گیان ئەم لایشم حەسەن مەکرد لە ژێرابوو نەمەتوانی هەڵسین ئیتر وەڵحاڵ سرم بەرز کردەوە ئاوا بۆ سەرەوە و سێرم کرد لە دوور تورسکایەکەم بینی خەڵک بوو ئەو منطقەیە هەمووی لە پێشا تورسکایی بوو بەڵام ئەوەی چواردەورم هەمووی جەنازە بوو هەمووی خەڵک بوو ئەنواع خەڵک بوو مردە بوو بە تێکەڵی ئەنواع بوو مردە بوو ئیتر کە تروسکایەکەم بینی منیش هەنگاوم ئەناو بەرەو تروسکایەکە خوای گەورە خۆی ئاگای لێ لەو کاتا خەمی چیم بوو خەمی ئەوەم بوو ئەموو ئەگەر ئینسان لە قەبرسان بەسەر جەنازە بڕوا ئەمیست قاج بنێم بەوا مەسەلەن بەلای کەم و دەسە یان سەرپەنجەکان یان ئەزیێتی ئینسانەکان نەدەم وەڵحاڵی کەلام بەرەو زۆر جەنازەکان بڵێ ڕۆشتن نەبوو یەک پارچە جەنازە بوو یەک پارچە بە تێکرا جەنازە بوو ئیتر وەڵحاڵ ڕۆشتم بەرەو ڕووناکیەکە کە وەختی ڕۆشتم بەرەو ڕووناکیەکە نزیک بوومەوە سێرەکەم وەکو ژوورێک وایە چەند گەنجێکی لێ بوو چۆن بوون گەنجەکە وەڵاهی دوانیانم لە یادە دوانیان یعنی جلێکی سپی جوانیان لەبەرابوو وەکو پشتوێنێکی سەوز بێ بەڵام ڕیشێکی ڕەشی جوانیان هەبوو نورانی و جوان ئیتر سەلامم لێ کردن و چرایەکیان نامێ چرا بڵێ چرایان تەوزیع کرد ئەوانە ئیشیان چرا بوو ئیتر کە چرایەکیان نامێ منشتم کاکی گیان من ئەم دەستەم شکاوە چی بکەم وتی بەم دەسە و بیگرە کێ بڕۆی جا بە عەرزەکەم وتی بەم دەسە بیگرە ئیتر وتم ئەی باشە من بۆ کوێ بچم وتی ئەو خەڵکە نبینی ئاوا ئەڕوات ئەو ڕمداوە سێرم کرد یەک پارچە خەڵک ئەوها زنجیرەی بەستۆ بە دوای یەکە هەر هەموو یەکی چرایەکی پێ ڕەنگە مردووی ئەو ڕۆژە بوو بن ئیتر نازانم ئەوها بە دوای یەکە ئەڕۆشتن بەسەر سیلسی لە شاخێک بوو بەرەو سەر ئەڕۆشتن ئیتر منیش دوای ئەوان کەوتم و ڕۆشتم ئەو نم لە یادە ڕۆشتم بە دوای ئەوانە و یعنی لە بەرچاومە بە دوایانە ئەڕۆشتم و چراکەم بەدەست بوو بەڵام بەڕێز ئەڕۆشتین بەڕێکی قسەتانەکە لەگەڵ یەکەیە هەر هەمووی بەس یەک چرای بەدەستەوە بوو ئەڕۆشت بەڵام ڕۆشنەکەمان چۆن بوو ئاوا بڵێن سیلسی لە شاخێک و بەرەو سەر ئەڕۆشتین ئەڕەوەڵە ئەو لە یاد تەڵان هەموو نەخۆشیەک هەموو ئیشێک بەڕاستی گرفتی خۆی هەیە کە ڕاستە دانیار ئەم گرفتی ئەم ئیشانش کە بڵێن وەسا و کرێکار و زۆر جار ئاوا حادیسە و ڕووداوی زۆر ناڕەحەت و قورسیان بەسەریەت لەخوا بەزەبە کە خۆی گەورە شیفای بۆ ناردیت و باش بووی بەڵێ لەسەر ڕەمەزان و مانگی ڕەمەزان و بە ڕۆژوبوون چیت هەیە کەکرەبیانی سێوە کاتی خۆی ئیشتان کردو و کرێکاریت کردو ئەو بیرت هەڵکەندو و لەوانەیە هەر بە ڕۆژ ژووری ڕۆژ نشکانەوە
بەڵێ وەڵاهی سوپاس بخوا ئەوەی من بەبیرم بێ تقریبا لە نزیکەی 15 ساڵیەوە بە ڕۆژوو بووم پێشتریش بە ڕۆژوو بووم بەڵام ئەوەی کە تەواو بزەبت لە یادم بێوکەوە باوکو دایکم بە ڕەحمەت بن ژیانە نەماون خی گەورە لەوانش خۆش بوو لە ئێمەش هاانیان داوین کەوا ڕۆژوو بووین سوپاس بخوا من وەکو خۆم کرێکاریم کردووە هەتا سعات سێ بە ڕۆژوو بووم دەستە بەرەچیمە تۆم ڕاکی شاو هەتا سعات 11 بەخوا بە ڕۆژوو بووم بەردەستی وەستام کردووە بەرچاکردن بەردەستچاکردن ناڕەحەتە لە گەرما ئەرە بەخوا بە ڕۆژوو بووم یعنی وەستاکە ئەوە بەرز و سەر پلێتەوە من بە پێژا بەردەکەم چاکرد و ئەمنا بەشانەوە بۆ بەرزێک مۆزەئی بیریش هەر یەکێک بوو لەوانە بەڵام بیر نەتەتوانی هەتا ئێوارە بەردەوام بکەین زیاتر ڕاستیەکەی من لە ڕەمەزانە ئەو پەڕی تاقێک یان پاکردنەوە یان ئیشێکی سوکمە کرد و ئاهاتمەوە بەڵێ جەنابەت کاکەکرم لەوەی کە لەنێو بیرا بوویت ینی چۆن بوو هەستێکی چۆنە مەسەڵەن تاریکیە و ترسی نییە مەسەڵەن بیر لە قەبر ناکەیتەوە بۆ نمونە قوربان من قسەم هەیە زۆر جار دووبارەم کردوتەوە هەمیشە و تومە ئیستش بم توانایە دەستم ئەکردە بۆ ئیشە بۆچی بۆ یەک لەبەر ئەوەی کەوا تۆ ئەچیتە ئەم ژێر ئەرزەوە کارێکی زۆر پیرۆز و زۆر گەورەیە من وەکو خۆم سوپاس بخوا بۆ ئەمنێ باسی بکەم ئیشم بۆ هەر کەسێک کرد بێ بایی ئەوە شتێکی کەم هێڵاو توتمە بە ئەگەر کەسێک بسڵمانێک تۆ ئەو لەم زیاد بوو بیدەنێ خێرێکی منی شتیاب ئەمە یەک دوو هەمین ئیشێکە ئەچتە ژێر زەوی بەس خۆت و خۆی پەروەردگاری نە کەسێک هەیە باز بکە تێگەی ڕاست نە چاو نەزەر ئەەکەی نەبختان ئەەکەی نەغیبەت ئەەکەی مارومێروشیان یعنی من بۆ ئەوم نییە ئینشاڵا بەڵام هەر کەسێک لە هەر ئاست و لە هەر کار و لە هەر شتێکا بێوێ لە هەر شوێنێکا بێ حتمما ئەتوانێت ذکر و یادی خۆی پەروەردگار بکە جا لەبەر ئەوە من زۆر مرتاح بووم پێی و پارەکەیشم بە حەڵاڵ ئازانی هەرچەنە قسەیەک هەبوو یان ئەوەی کە بچێتە ناو بیرەوە باش نییە مۆزەیەکی لەو بابەتە هەبوو یاخۆرەشان ساڕ مفاڵبی خوا سەلامەتان کە یاخۆ لەگەڵ ڕەمەزانی ئێستا و جارانە جیاوازیە بینی لە کۆمەڵایەتیە لە ئیش و کارە کێژی عیبادەتە خەڵکە بەڵێ واللهی برا بەڕێزەکەم ڕەمەزان لە کەسێک بۆ کەسێک فەرقەکە خۆی مانگی ڕەمەزان مانگی ڕەحمەت معلومی جەنابتانە مانگێکی زۆر پێپیت و بەرەکەتە لە کەسێک بۆ کەسێک فەرقەکە ژینگە فەرقەکە وڵات فەرقەکە مەسەڵەن ئیتر کەسایەتەکان خۆی بۆ خۆی هەر کەسێک ئیمانێکی دامەزرا و بە قووەتی هەبێ ئیشەڵا خۆی گەورە یارمەتیەدا وەسپاس بخوای ئێمەش باشین الحەمدولله معلومی جەنابشتانە مانگی ڕەمەزان مانگی ڕەحمەت دەیترکەوە هەر لەگەڵ مانگی ڕەمەزان دێ مزگەوتەکان جمەی دێ و خەڵکانێکی زۆر بە ڕۆژوو ئەوبن مەنیستە خۆ منداڵم هەیە لە پۆری چواری ابتیداییە ئەڵێم کوڕم کچە جوانەکەم دادە ئەوینی ناوە بە ڕۆژوو بەڵێ باوەگیان بخوا پاریش هەردووتە کەم بە ڕۆژوو بە ئەڵێم بە ڕۆژوو بە بەڵام نایشکێنی دێ ئەمە بەڕاستی ئەمە یەکەم فەزلی خوایە پاشان ئێرادەیە وەڕاهاتنیشە خی گەورە یارمەتیمان با خۆلەش ساغ بێ یاخوا مەفاڵون خواستگەی مامۆستا کاگەکرم محەممەد ساڵح یخوا بەخێر بێ خوا سەلامەتان شتێکتان وا بێ لە کۆتاییە لە خزمەتەکە یاخوا مەفاڵمان خی گەورە سەربەستان کەەوە نمتان زیاد بێ ئینشاءڵڵا و ئومێدەوارم ئینشاءڵڵا خی گەورە مانگی ڕەمەزان بکاتە مای ڕەحمەت ئینشاءڵڵا هەرچەند خۆی مانگێکی ڕەمەزان مانگی ڕەحمەتە شتێکم بێ چوو کاکشێر ئەو بەسەراتی کە بزەنا باسی کرد ینی بوو بە هۆکاریەوەی کە تواز لەو پیشەیە بێنی و چۆن بوو دوایەوە بیرکردنەوە و ژیانە بۆ عیبادەت و بۆ پەرست بۆ شت گۆڕە واللهی من سوپاس بخوا طبعا ئینسان خۆی ئەم دنیا قوربان هەمووی ئیمتیحانە هەر یەک خۆی پەروەردگار بە شوێک تاقی ئەکات و ئیمتیحانەکرێ و من لە ڕابردوویشە هەندێک ئیمتیحان کراوم من پیاوە بە ڕێزا ئەزانی ئەگەدارە من ماوەیەک تقریبا 3-4 ساڵ تووشی نەخۆشیێکی دەرونی بووم سوپاس بۆ خی گەورە خۆی گەورە شفای ئیدام بەڵام وەکو ئەوەی کە ئیتر هەر کەس بە پێی دیاقە و توانا و ئیرادەی خۆی شاو خۆش بێ سەلامەتان کە یاخۆ حەزەتی کێشە سەلامەتان بەخێ بەسەر خۆش بێ سەرکەوتوو بیاخۆ باشم چینە لای زانین چی ئامادە کردێەوە
سلام علیکم سلام علیکم شێف دیارگەم باشی خۆ بەخێر بێت. حاڵ باشە سەیری برنجەکە بکەم چۆن برنجێک ماشەڵڵا ماشەڵڵا زۆر جوانە دەستە خۆش بێ بەهاری شێنەوە کاکشیان نێرگزەکە بەڵە بەڵێ بەر تۆ نەکەوت هەنامە بۆ تۆ ئەمڕۆ بیە بە کاک بە خزمەتیان دانیار ماشاءالله سەلامەتیاخەوە خواردنەکە و گەشت بەچی پێم خۆشە زۆر جار بینەت پێی خۆشە دووبارێکی تۆ ینی خواردنەکان چۆن دروستەکرێت چی چۆن ئامادەیەکەی بەڵێ ئەمە سوپێکی گێزەرمان ئامادە کرد بەڵێ بە شیر کردمان گێزەر و شیر و ئاوی گەرممان تێکرد بە زۆر کەم شیرەکە زیاتر بوو و لەگەڵ جاترە و ئۆریگانیۆکە تێکەڵمان کرد ئەم سوپەی لێ دەرچوو بە زەیدی کاشۆش کردومانە کاتی زۆرەوێ هەمووی 20 دقەی نەخەیان ئەم سوپان ئاسانە گێزەرەکە بە دڵی خۆت هەر چۆنێک ئەیجنی ئەکەوێتە ڕێبەتی خۆت چۆن دیکەی خەسبوونەوەی چۆن هەموو شتێ ئەو بە دڵی خۆت ئەسا من ئادی گەنمەشامی بەکارێنم نزبێکی کەم بەکارێنم بە ئاوی سار بۆ یەگرم و تێیەکەم جوانە بەڵێ هیچ سۆبێ هەیە شێف دیارهین بێت کاتی زۆری بێ بۆ کوڵاندن بڵین بەڵام 20 دقە بەڵێ بەڵام ساکو گەرمە کوتاو کە خواردنێکی خۆمانە تۆزێکی پێویستە ئەو زیاتر ئەوێ هەینا هەموو سوپەکانی تر شارەکەی 20 دقە خێن هەرەوە نیە شلەکە وتێ شلەکەمان بە لەتکردنەوەکی دەرڤیسی پێم خۆش بوو ئەمڕۆ ئەو چونکەوان لەتکردنەوەکی شتیان بابەتانیان زۆر بوو بە دۆشاوی هەر دۆلفیسی بەکارمێناوە بەڕاستی خۆڕەنگیان زۆر جوانە گەر خۆت قەتیبی زۆر شتێکی جوانە بەڵە بەڵە لەم ناوە و بە جاتراشەوە لێم ناوە برنجی خڕی دۆلفیسیشم بە هەمان شێوە بە سرشتەوە کردووە برنجەکەشی بەڕاستی ئاڵتون نیە تەنانە بڵم چی زۆر جوانە لە زۆری ڕێستۆرانەکانە برنج ئاوا بۆ دەهانێ بەڵە بەڵە زۆر جوانە قاڵبێکی جوانەوە خۆی ڕازاندنەوەی خواردن زۆر زۆر جوانە زۆر جوانە بم زەڵاتەی ماشەڵڵا جوان ئامادەی کردووە زەیتی کاشۆش ئەمە ڕێز لە نانیان بەخشی بە من دەست خۆشیانەکەین بەڕاستی بۆ ڕێزی سڵای بۆ ستافی پەیام و گۆڵستانی ژە بوو دەستیان خۆش دەستیان خۆش تر ئەمایان بۆ من هێنا و یاخوا پیرۆزێ سپاسیانەکەین بەڕاستی دەستە خۆش جاشتێکی لە زەیتەکان هەیەوەتی ئەگەر لە دەبەکانە نووسراوە باشە حەزر ڕەخنەیەکرد لەم زەیتی کاشۆیەگرت ئەپی ئەمەڵین سالم دەبێمە ڕخنێک دەبێ هەیە تۆ 1 ملیۆن دینار وەرەگری گشتی کتابێ بەڵێ ئەگەر غەڵەتی ڕخنێک لێ هەبێ من لێ هەڵەیەکم تیا دۆزیەوە وتم زۆر چاکە لە ملیۆنەکە شەریکی نوابێ وڵای جارم لێنەکەم نەگرت پێش یارمەتەوە ئەو ڕخنێکم کە زۆر زۆر زەیتێکی باشە لە بەرەوی ملیۆنەکەم بیتە ڕخنەکەشی بوو تۆ زۆر چاکە هیچ وەرناگری خۆشم زانیتم ئەی تۆ ئەم سەنگەرەشی دروست کردو لە بەردەمام شلەیە ئەم هەموو شەربەت و ئەوە شەبەتی خاڵقیە بەڕاستی ئێمە خۆزانین بە بەربانگ زۆر خۆشحاڵ جاوا هەردوو شەربەتەکە بڵێ ئەو زەدەش و بڵێ میێوژەکەشیان خەڵتێکی تیا زۆر خۆشە ئەو لە مڵاش دامێنێتەوە تا پاشەوە میوەکەش ئەسڵیەوە نیە ئەرێوەڵا هین نەبووە نییە ئەسڵی نییە خۆڕای ساگەڕی نەبووە ڕێگەم خوارد بەڕۆژنیە بووینە زەڵاتەکە و چیە زەڵاتەکەمان چاوەنەرە نای چیە زەڵاتەکە جارێ چاوەنەر هەر زەڵاتی زەڵاتی چاوەنەرە بە شوێت و کەرەوز و بەعدەنووسە و بە گوێزیش بەڵێ گوێزشم تێکردووە بە هەنار ئەو ڕازانێ ئەو میوانەشمان بۆ کردو ئەو گوێزشتە خاوی ناکاتەوە بەعکسە زۆر خۆشە خۆی لەگەڵ تاقیشی کەرەوە بڵێن گوێز و لەگەڵ ئەو چاوەنەرە بێکە بخۆزان چەند خۆشە زۆر خۆشە ماڵاتێکی لای میوانەکەم باز ئەمڕۆژ باز لە ڕۆن و زەیتە بزانانی ڕێنمایی چییە بۆ چێژلێنان بۆ خواردنەکان شڵا لەگەڵ لەوی شادینەوە بولات و خزمەتانە ئینشاڵڵا شێف دیار کتێبەکەم بیر نەچوو بەستم با هەر ماوسەم هەمیش بێتەوە باش نییە زۆر باشە دەست خۆش ئازانمان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە جۆرەکانی ڕۆن و زەی دەکەین لە بەکارێنانی خواردنەکانمانە و بە هەموو جۆرەکانیەوە و ڕۆنانیکان لە نێو بازارداوە بڕی بەکارهێنان پسپۆڕێکی زانستی خۆراک میوانمانە بەڕێز دکتۆر کامەران ڕسوڵ ژاژڵەیی
کە لێرە میوانەوە باز لەم بابەتە دەکەین کە بابەتێکی گرنگە و لە بەدەل لە ڕەمەزانە ڕۆژانی دیکە لەوانێ لە دوو ژەمانە حتمما ئێمە بەکاری بین بەڵێ بام بەخێرەتنی کەم کاگیان فەرموو ئەستەخۆ لە پاشای خوا بەخێر بین بەخێر بێ سەرچاومان بەخێر بێت تۆ کاوەڕان خۆ باشی برا هەڵ باشە بەخێر کاتوگیان بەسەر چاو فەرموو بەڵێ خوا بەخێر بێ خۆش بەخێر بێ خوا تەوسی باشە وڵا باشە باشی تۆ کاوەڕان خۆش سەلاو سپاس دەکەم لە ڕەمەزانە زیاتر بینەران بە تاسەوە ینی گوێبیستی بابەت و ئیزەکانی ئێوەن چاوەڕێیەوە بەس نازام ئەوەی کە تێنی کردوتی لەسەر زەیت و شتی وای ئەو باسیەوەی کرد نازانم بەڵێ ئەگەر مەسەرەن دوو شت باشترین کات بۆ خواردنی شیرینی ڕەنگە باز باسەکەنەوە باسمان کرد لەگەڵ باشترین کات بۆ وەرگرتنی ڤیتامینەکان ئەوە زۆر ئەو دوانە و بڵێن باسی زەیت و شتەکە ئەکرێ بەس بڵێن خەڵک زۆر پرسیارەکات زۆر ئەمان ئەویان باسەکەن حتمما ڕەمەزان جەنابەت تێڕوانی جەنابەت بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ مرۆڤ بۆی کە سیحەتێکی باشێ بێت چۆن لێ ئەڕوانی لە زانستی خۆراکات چۆن باسی ئەمە کرێکە ئێمە یەک ژەم تقریبان با بڵین گرنگی پێ ئەدەین بەخوایانی بڵێن دوای چەند ساڵ لەمەی کە بڵێن هەڕێنمایی بڵاوەکەینەوە ئێستا گەیشتومەتەوە قەنەعەتەی ئەگەر وازی لێبێنی زەلامەکە عیبادەتی خۆی بکە قەلەقی نەکەین لە هەفتەی یەک ئەما سێ هەفتەکەی تر ئینجا بێن بڵێن کاکە شیرینی مەخۆ شەربەت مەخۆ ئەوانە چکە ساڵەکانی تر نەتیجەکە هیچ کاریگەری نەبوو ینی ڕاستیەکەی بەس وەکەوەی کە لایەنی تەندروستی ئەگەر پابند بی بە ئوسوڵی دینەکەەوە ئەمە سوودی زۆر هەیە ینی لانی کەم بەدەست لە ئاو نەخواردنەوە کە ئەوە کەمێک کێشەی بۆ گوچی لەو شت ئەبێ پیا و بەڕاستی بڵێ توی هەنزە مانگەڵی بە بەردەوامی ئاو بخۆرەوە ئەو مانگە نایخۆیتەوە ئەوە بەس فەرجێکە خۆی گەورە و تویتی ئەنابێ ئەو بخۆیتەوە تاوە بۆیە بەس ئەوکانی تریانی ئەگەر پابند بی ینی لانی کەم هەروکو جاران نانی ئێوارە بخورێت یان بڵێن ژەمی نیۆڕۆ چیت خواردویان ئێوارەوە بخۆی شیرینی و شەربەت و شتەکەی نەبێ ئەوەی کێشی زۆرە داهابەزێ ئەوەی کە مەسەلەن چۆری خوێن و شەکرە و شتی باشەیینە کۆنتترۆڵە بێ بەس کێشەکە ئەوەیە بڵێن کۆمەڵە عادەتمان هاتووەتە ناوە پێڵی هەڵە باوەکان ئەو هەڵانە تقریبان سوودەکانی ئەگەر لە ناو نەبردبێ زۆر کەمی کردوێتەوە خراپترینیان ئەو درەنگ خەوتنەیە هەر ناخەونیانی کۆمەڵێکی خەڵکی زۆرمانەیە خۆی پێش ڕەمەزانی شەروا بووم بەس ڕەمەزانەکە ئیتر ئەیکا بە بیان و تا پارچێ و بە خەبەرە ساعت 12 و 2 هەڵاستێ خۆشی ێزانێ غەڵەتە یعنی ئەمە چکە خەوەکە پێش خواردنە لە ستایلی هین و ئەمانە و ئیتر پێویست ناکە بۆ کابرای بە ڕۆژوو بێ بەستەوە پێ بڵێ خۆی گەورە فەرموویەتی شەوم دروست کردووە بۆ خەو بەتایبەت دەگەر بڵێن نە بە ڕۆژ ئیشتەیە نە بە شەو چکە خەڵەکەی لە بەیانەکەی هەستم چی بکەم ئەی شەو چیەکەی خۆی هەر ئەوەی کە لە شەوە ئەیکا دکتۆرەوەی لە شەوەیەکەی بێخەرە ڕۆژتەوە ینی مەبەستمەوەی بووی کە وەڵامی دروستی هینەکە ئەوە بێ شیرینی ئەمە هەر خەڵەگەی کرێ ئەبی وایان لێ بکەین کەمتر بکڕن ئێستا ئەمە 2 ساڵە ینی بە بۆنەی قەیرانی داراییەوە ڕەنگە حکومت بەزەوی سفادەی هەیە ببێ بە میلەتەکە خەڵک کەمترەی کرێ ئێستا کە شەربەت و شت ئەوەنە سەرب نابێ ئەمانە پەیوەندی بە تەندروستی ئەو شتانەوە نییە پەیوەندی بۆیە کە خەڵکەکە ناتوانێت وەکو جاران بیکرێ ئەولەویە چیتری لە ئێستا حسابی جەژن نکات لانەیە هەڵێ مانگی دوو هەر ئەوە مانگی دووە ڕۆیشتووەڵێ مانگی دوو دانەیە وەرنەگرم بەس ینی کەمی کەینەوە پێیانیانی لە جیاتی نانی بازار و ئەمانە نانی تری بەکاربێنن ناوساجی ئەگەریان خۆ دروستیکەیان کەم بیکرە نەک زۆر ینی و ئەگە زۆر مهمە بە برسێتی و بە زمانی بە ڕۆژووی نەچی بۆ بازار ئەمە لە هەمووی گرنگترە زەلامی ڕۆژوان و برسی چای برسیە هەرچی ببینی حەزت لێتی فێری ئەوەش نەکراین کەم بکڕینیان ئێمە کەلتوری بڵێن لە زەمەنی ئێمەوە ماوەتەوە ئەوەی موالیدی هەفتاکان و پێش هەفتاکانە هەمیشە ئەڵێن لەوانەیە نەگەمە بازار ئەوە زەمانێکی تر بوو بوانە ئێمە لە کارێزەوە شک بووین ئەگەر یەکێک چوایە بۆ بازار هەندێشت هەبوو ئەی هێنا حسابی 2-3 ڕۆژیە کرد ئێساوانی ئێستا لە سیارەشت پێ و هەموو شوێنێک لێتی یعنی تۆزە شت تێکەڵاوە
بەس وەکو لایەنە دینەکەی زۆر گرنگە زەلامەکە فێری ینی جەخت لەسەرەوە بگرێ ئەگەر دکتۆری دەرونی ئەمانە چکە پسپۆریانە ئارامگرتنەکە لە هەمووی گرنگترە ینی خۆی حکمەتەکە ئەوەیە زەلامەکە ئارام بگرێ و سەبر بگرێ لەسەر نان نەخواردن لەسەر تۆڕە نەبوون لەسەر ئەمانە بەس مادەم بابەتی خۆراکەکەی ینی ڕاستەکەی خۆی لە ڕەمەزانە مەفروزە خواردن کەمتر بخورێ ئێمە وەکو میسر واین ئەڵێ ئەوەی لە ڕەمەزانە ئەخورێ لە هیچ وەرزەکان نایخۆی ئەوە تەمان کاریگەری کۆمەلگاش هەیە من چەند بمەوێت تەندروست بژیمیان جەنابەت کە خەڵکەکە کڕی ماڵ و مناڵ داوایەکە وانە میوانە دێ داوایەکە ینی بەس حەزەکەم ینی ئەو کاریگەری نەمود حکومت بەس ئەو شتەهینەی هەیە تۆزە کاریگەری هەبوو خەڵک کەمتر ش دەکرێ یعنی بەداخەوە خەڵک مشتری وشتی نەبێ بەس خەڵک تۆزەشتی کەم کردوتەوە تۆ جەنابەت پێت باشە شیرینی چۆن بەکاربێنەوە ینی باشترین کاتێک کەیە دوای ئەوێ ئەم کەسە ڕۆژۆکی شکان شیرینی بخوات بەکاری بێنێ شیرینی ڕاستەکە ینی ڕوونە ئەگەر مەوەستمان شیرینی دەستکرد بێ وەکو لوقمەقازی پاقلاوە ئەم هاوشێوەکانی لە ڕووی زانستیەوە تەمان نەخواردنی زۆر باشە بەس هەند بەتایبەت ئەو کەسانەی کە کێشیان زۆر و قەڵەون و یاخود نەخۆشی شەکریانەیە یان قۆناغی پێش شەکرە یاخود کۆلیسترۆلیان بەرزە ئەمانە دروست وایە نەیخۆن بەڵام ئەگەر هەر خورا باشترین کات بۆ خواردنی شیرینی بریتە لە 2 ساعت دوای بەربانکردنەوە ئەگەر لە کاتی پێش بەربانک کاتی ڕۆژشکاندن بیخۆی لەبەرەوەی دەمێکە برسیتەوە هیچ نەخواردۆ بڕێکی زۆری لێخورێ زیانەکانی زیاترەکە ئەگەر ڕاستە خۆ دوای ڕۆژوشکاندن دوای بەربانگە کردەوە و چکە ئەگە زۆر بەخپەلە نام خۆی توەمانەم دیاردەیە هەیە کابراڵێ خەریکە بورێمەوە شتێکی شیرینم فریاخن ئەوە کارێکی بیانی شتێکی فیزیۆلۆژی و چاوەڕوان کراوە ئەو کاتانە بیخوا بێت هۆی ئاوسانی سک ئەبێتە غازاتی زۆر ئەبێتە دڵەکەزیە بە تایبەت لە ڕۆژی دوای ئەو لە پارچەوە بۆیە باشترین کات ئەو کاتەیە و ئەگە شیرینی هەر ئەخورێ ئەمازانین دروست وایە ئەگەر بکرێ بۆ نمونە ئەو شیریانە بخورێ کە کەمترین ڕێژەی چەوریتیایە بۆ نمونە برمەمان هەیە ئەمە برمەکە وشکە هەیە چەورەکەیە ینی چکە ئەو وزەی زیاتر تایە و زانی زەیتەکەی هەیە ئەو ڕۆن و شتێک کە بەکارێنرێ لە کۆتاییە ئەبێتە هۆی لۆدێکی زۆر بەڵام ئەم ڕێنمایانەی کە ئێمە هەمیشە من خۆم یعنی کە بڵاویکەینەوە بۆ ئەو کەسانەیە کە نایانەوێت قەڵەو بن ئەو کەسانەیە کە ئەیانەوێت پارێزگاری لە کێشی خۆیان بکەین ئەگە کەسێکمان هەبێت کە لاواز بێ وتمان 2 ساعت دوای نانخواردنەکە ئەو کاتە بیخوا ئەو کاتە ئەو ئەگەر ئەو جۆرەکەش بخوا کە بڵێن هینەکە لەوانی شاپیانڵێن بڕێکی کەمی لێ بخۆچکەم کەسە ئەگەر هات و ڕاهات لەسەر خواردنی شیرینەیەکی زۆرە و ڕۆژەی کە کێشی زیایی کرد ناتوانێت وازی لێبێنێ و خواردنی شیرینەیەکی زۆر ئەگەری ئەوەی هەیە تووشیان دێ نەخۆشی درێژخایانی بکە کە ڕەنگە ئێستا بوار نەوێ باسی بکەین میوە کاکتۆر لە ڕەمەزانە ینی میوە چۆن بخوا باشە ئەوە ئەگەر بڵین هەندێک جارە پرسیارەمان لەکەن ئەڵێ نەگە شیرینی نەخۆین چی بخۆین میوەیەکێکە لە جێگرەوە تەندروستەکان دیارە لە کاتی ڕۆژوشکاندنە بەدڵەوەی کە بڵێن وەکو سونەتی پێغەمبەر دروی خۆی لەسەر بێگە بەدەنجێ خۆرما ڕۆژەکەت بشکێنی ئەگە کەسێک لاواز بێ بیەوەی کێشی زیاکە پێڵی سێدەنەک بۆ ئەگە کەسێک کێشی ئاسایی بێ دەنگێک بۆ دوودەنەک ئەویان ینی کەوتۆتە سەرەوە ئەوە بڵند کاتی ڕۆژوشکانەکە ئەو کەسانەی پابندی چیتۆ و هاوشێوەکانین نابێ خورما بخۆن لە بەروی سیستمەکە ڕێگەی پێنایە دەنگێ شلیگە خۆیان پارچێکە بەگادۆ ئەوە کاتی ڕۆژوشکاندن بەس باشترین کاتیش 2 ساعت دوای نانخواردنە وەکو جێگرەوەی شیرینی دەستکرد ئێمە میوە جێگرەوەیکی زۆر باشە هەنگوین جێگرەوەیکی باشە لەگەڵ ئەگەر ئەمانەمان هی نەبوو میوەی وشکراو بۆ کەسێک ئەگەر لاواز بێ کەسێک کە قەڵەو بێت یان خودبیە کێشی داوازێ میوەی وشکراو دروست وایە دوور بێ لێەوە یاخود دەگە خواردی لە هەفتەکەی ڕۆژێک بخۆ هەمیشە من بۆ نەخۆشی خۆم جاران لێم قەدەغاکردن ئەوانە کە بیانەوە داوازێ بەس ڕاستەکەی پابند نەبوون یعنی ئەمە 2 ساڵ ئەم سیستەمەمان من خۆم ئەمە لەوانەیە لەگەڵ چارەخوازەکانی خۆمە سەرکەوتوو بێڵن یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە بەدڵی خۆت بە شیرینی وشتەوەڵی کەم خۆ هەفتەی یەکەم ڕۆژەکەی بۆ تۆ ئەم ساڵ نەورۆزیشمانەیە ڕۆژێکە بڵێن جژنی نەتەوایەتی خۆمانە ڕۆژەش ڕەنگەهێن بەرێ نەورۆز ئەمە دوو نەورۆزیش بیستی مانگ تۆ بڵێن ینی یاینەکەیە
ئیتر هەفتەی هینیش تێ 21 خاتت 28ەکە تۆ خۆت ئەگە خۆت بگری لە جەژنە هینەکەمان ئەوەیە بەزەمە وتمانەوە بۆ کەسێکە کە بیاوێ کێشی زیانەکات لە هەمان کاتە ئیشی ئۆفیسی هەبێ وەکو من ڕەنگە ئیشی بەڕێزیشان بە ئەمان شێوە بێ بەڵام ئەگە بێت و کرێکارێک بێنین یان خود جوتیارێک بێنینیان ئەوانەی بۆ نمونە لە حلوە ئیشەکەن ئەمانە ڕاستەکەی ئەگە زیاتریشی لێ بخۆن هیچ زیانێکی تەندروستیان بۆ نابێ بەعکسەوە بۆ نمونە من ئەڵێم پاشێوی تەندروست بریتێ لە مەسای هێلکە بێیان ماز بیان هێن بێ کرێکارێک ناتوانێت ئەگەر بێت و نان و ماس بخوات و بچێ ئیشەکەی بکە بۆیە جیاوازەکە کەوێتە سەر جۆری ئیشەکەی کێشی باڵای ڕەگەزەکەی هەندێک خانممان هەیە ڕەنگە چەند مناڵێکی ساوای هەبێ شیری باتێ بەس تەمەنەکەی سەر و 6 مانگە بۆی هەیە بە ڕۆژوو بێ بەس دوو مناڵی تری هەیە یەکێکیان لەوانەیە 4 ساڵ بێ یەکێ لە قوتابخانە بێ ئەمانە بە ڕۆژ خزمەت وشتیانەوێ بەدەر لەوەی کابێ خواردنی ماڵەکە حازر کا و ئیتر خۆتان ئاگادارن بۆیە ئەگەر بێت و لە ئەمانە تۆزێ جۆرەکەی بگۆڕین جۆری هینەکە ئەکەوێتە سەر ئەو کەسە هیچ جۆرە خواردنێکمان نییە یاخۆ پلانێک و بەنامەیەکی خواردنمان نییە چوونیەک بێ بۆ هەمومان بشێ تەنانەت ئێمە کە بۆ نمونە لە ماڵەوە ئێمە 4 براین ئێمە ناوی باوکو دایکمانی لێ دەچێت لە خواردن و لە پێداویستی خۆراکی هیچمان لە یەک ناچێت یەکێک لە دوورەوەمان بینێ لە جیاوازیتان نییە بەس خۆمان نەزانین ئێمە هینمان چییە ینی بە پێی ئەو کەسە ئەکەوێ جۆرێک هەیە مەسەرەن بەس کاریگەری کۆمەلگا هەمیشە بێجەخل لەسەر ئەوە بکەینەوە کە کاریگەری کۆمەلگا زۆر گرنگە بۆی هەندێک خواردن زۆر ئەخورێ هەندێک کەمتر ئەخورێ لە میوەکانیش بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت میوە ئەگە فرێش بێ پۆتاسیۆمی تایە پۆتاسیۆم یەکێکە لەو کانزانەی کە زۆر گرنگە بەڕۆژ تینود نەبێ و لەش بە شێداری بێڵێتەوە چونکە بڵێن ئەم ساڵ الحەمدولillah کێشەی دونیەتی و ئەمانەمان نییە ینی بەس کورد بە شێوەیەشی گستی و مرۆڤی شەرەوە لە زستان و لەمانەیە بری ئەو ئاوەی کە ئەیخواتەوە کەمترە ئێمە لە ڕەمەزانیشا لە بینی بەربانگ و پاشێوە من سەرنجماوە کەمتر ئاوەخرێتەوە بە ڕۆژ تینی و نابێ بەس جەستەی وشکە بێتەوە ئەو جەستە وشک بوونەوەی ڕاستەکەی سەرەتا ئاماژەم پێە ینی ئێمە بە بەردەوامی ئەڵێن ئاو بخۆرەوە بەدەل لەوەی کە فەرزە تۆ نابێ ئاو بخۆیتەوە نقطە سەری دەر بەس هیچ نەبێت لە بینی بەربانگ و پارچێوە ئەگە میوەیەکی فرێش بخورێ و زۆر جاریش ئەکرێت لە پارچێویشا میوەیەک خۆی بۆی بە ڕۆژ جەسەد بە شێداری بێڕێتەوە بە تایبێتە و کەسانەی کێشەی گوچیلیان هەیە یاخود بۆ نمونە شەکران هەیە بەس ڕێگە پێدراوە کە بە ڕۆژوو بێ یاخود نەخۆشیەکانی دڵی هەیە یان فشاری خوێنی هەیە ئەمانە پیانەوترێ ئەگە کرا سەوزە بڵێن باشترە بەس میوە ئەو کاتی جەناب بەدوتت ئەوە میوە خواردنەکە بڕی میوەکەش بە پێی کەسەکانە گۆڕە کەسێک کە بێ ینی کێشی زیانەکە پێڵین بۆ نمونە سێوێک بۆ دووسێەوە خۆی یەکێکی ترەکرێت دووسێ بخوا لە کاتی سەعان نوێە و لە کاتی پاشێوەکەشە دانەیەک بخوات زۆر بینەسەر بابەتی زەیت و ڕۆنوانە شیرینی و زەیت حتمەم دوانە پێکەوەن خۆی ئەمە نییە زیاتر زیانەکەی چوری لەگەڵ شیرینیە ئەو ترێ دش بەیەکنیان باشنی پێکەوە تا چەند زیانیە بێتە دووکیان پێکەوە ڕاستەکە ینی بڵێن با سەرەتا بڵێن ینی بۆ نمونە ئەوەی کە پسپۆری خۆراک ینی ئێمە ئەرچی ئەمەیە کە بڵێن یەکەم ڕێمینایی تەندروست بڵاوکەینەوە بۆ یەو کەسە لە داهاتووە تووشی هەندێک کێشەی تەندروستی نەبێ وەگە کێشەی تەندروستی هەبێکو نەخۆشیە درێژخایەنەکان هەوڵ بین کۆنتترۆل ببێ یان لانی کەم مارکەکانی کەمتر بێتەوەش نەخۆشی شەکرە بۆ نمونە نەخۆشیێکی درێژخانە ئێمە هەوڵەیە بە کۆنتترۆل بێنینەوە لەگەڵ بەدەر لە دەرمانەکانی این بێت بۆیە ئەم ڕێنمایانەی بڕێ ینی بۆ زەیتەکە کەوتوتە سەرەوەی کە بەکارهێنێ بەڵام ڕوونەوەی کە لە پیشەزازی خواردنا بەکارهێنرێ بمانەوەی نەمانەوێت جۆرەکە جۆرێکی ینی ستاندەرد و نمونەیت بۆ بەکار نایێنێ لە بەرەوەی نرخەکەی زیاترەکەوێ هەم لەسەر خاوەن کارگەکە هەم لەوانەیە بەکاربەریش نەتوانێت بیکڕێتیانی بۆ ئەو جۆرەی کە بەکارێنێ ڕەنگە لە جۆرە تەندروستەکان نەبێت ئەمەیان خاڵی یەکەم بڵێ ئێمە لیژنەکانی قایم و قانونیەت چاودێریەوەکەم بەس چاودێریکردن ڕەنگە هەندێک پشکنیشمان پێویست بێ بەردەست نەبێ بۆیە بەکارهێنانی ئەو زەیتی کە بۆ ئەوانە بەکارهێنرێ هەڵبەت لەو جۆرەیە کە سمۆکینگ پۆینتەکەی زۆر بەچە هیچ کاتێک تۆ زەیتی زەیتونت بۆ بەکار نایانێ بۆ شیرینی وشتیوە ڕەنگە هەر نەشگونجێ ئەوەی کە هین بێ یان بڵێن ئەو زەیتانەی کە باشن وەکو زەیتی ئەڤۆکادۆ ئەمانە زەیتێکت بۆ بەکارهێنێ کە تێک نەچێ زەیت بە شێوازی گشتی ئەگەر هەدرەجە نەکرێت لە ماوەیەکی کەما ڕەنگە وا بە جوانی و بە شلی نامێنێتەوە بۆنەکەی وا خۆش نابێیانی هینە بێ بۆیە بەڵام لە پیشەسازی خواردنە ینی ئەویش کەوتوتە سەر کەسەکان ینی شیرینیش مانەوێ نەمانەوێ من ئێمە ئاماژەمان بۆیە پاقلاوە یاخۆ برمەیە خۆی کە وشک بێ بەس ڕاستەکەی ئەو کەسەی کە حەزی لێتی
چەوریەکەیە تام و چێژە بەخشی ینی زۆر جارە و پرسیارەکرێ ئەگەر چەوری نەخوێن ڕاستەکەی چەوری یەکێکە لەو خۆراکانەی بەدەل لە چەورە سوودەکان چەوری تام و چێژە یا بە خواردن ینی بتێوێنێتەوێ ئێمە خۆراکە خوێن بەزەکە تام و چێژی نەوێ ڕاستەکەی خۆمان لەوانەیە ئەو خواردنە نەخۆین یاخود دەستکەین بە گلەی و ئەمانە بۆیە ئەو زەیتەی بەکارێنرێ لەگەڵ شیرینیە ئەگەر بکرێت کەمترین جۆری لە بەکاربێنێ و زۆر گرنگە گەرمیش نەکرێتەوە یعنی بڵێن ئەمەی کە لە ماڵەوە هەندێک جار ڕەنگە هەندێک خانم هەندێک خۆیان هیم بکەن باشتر وایە کە ئەمڕۆ بەکارت تێنا ینی لە ماوەی 2 ساعتە هەڵی مەگری ڕۆژێکی تریان بڵێ ئێوارە دووبارەوەکەی تری پێەکەم لە ماڵەوە ئەوە زۆر زەحمەتە بڵێن زەید بەکاربێنرێتەوە بەس لە کارگەکانە یاخود لە ئەو شوێنانەی کە کارگەنی ڕەنگە لە هەندێک ماڵوشە دروست بکرێت ڕاستەکە لە بەرەوی چاودێری وردمان نییە ئەگەری ئەوە زۆرە کە تۆ ئەو زەیتە دووبارە بەکاربێنرێتەوە شوێنی هەڵگرتنی زەیتی زۆر گرنگە شوێنی هەڵگرتنەکەی بۆ نمونە لەبەر گەرما بێ یاخود لە پلەی گەرماکەی یاخود ڕووناچی لێ بە ئەوە بەتایبەت بۆ زەیتی زەیتونەگە بێت و ڕووناچی لێ بە یاخود گەرم بێ تێگەچێت کە زەیتی زەیتونێکێکە لە بژە باشترین بژاردەکان هەڵگرتنەکەی ئەمە ئەگەر باسی زەیتمان کرد زەیتەکە ئەگەر ڕۆشی بێت چکە ئێمە ئێستا ینی ماوەی چەند ساڵەکە دوای بڵاوبوونەوەی کیتۆ لۆکار بۆ ئەمانە باز لە سوودەکانی چەوری حیوانی و لە ڕۆنی کوردی و ئەمانە ئەکرێت تێکەڵاوبوونێکەیە بەس بۆ نمونەوە کەسەش ئەگەر ڕۆنی کوردیش بەکاربێنێ یا ڕۆنی ئاژەڵ بەکاربێنێ ڕاستەکە ئەمە یەکێکە جیاکردنەوەی زۆر قورسە چکە ئێماڵێن ڕۆنی ئاژەڵ باشترە لە ڕۆنی ڕۆشی کەرەی ئاژەڵ باشترە لە کەرەی ڕۆکی بەڵام ئەگە بچیتە تەفاسیلەکەیەوە ئەڵەی مەڕەکە بەچی بەخێو کراوە زەیتەکەی و چۆن و ئەمانە ئەچیتە ینی ڕەنگە وەڵامەکانمان لێون ببێ بەڵام بە هەر حاڵڕۆنی ڕۆیشیشێکە لەوانەی کە زۆر باشە بەکار نەیەندێت ئەو ڕۆنەی کە خەڵک زۆر ئەڵێ سمنن لە باتی و ڕۆنی ڕۆکی ئەمانە یان کەرەی ڕۆیشیشمانەیە لەبەرەوەی خۆی زەیت و ئەوەی کە لە ڕۆکە وەرەگیرە تەبیعەتەکەی شلە بۆی کە ئاوا خەز بکرێتەوە بە هەر حاڵەبێ هەدرەجە بکرێ هەندێک ماوەی حافیزە و شیشی تێ بکرێ ئەگە زۆر ناچار نەبیت دروست وایە بەکاری نێنی بەڵێ نەزم پرسیارێکی تۆزە شخصی لێ بکەم کاتۆ وڵاکە فەرموو ئەم مەجارە بەڕاستی مەجای ئیشکردنی جەنابەت پسپۆڕێکی جەنابە کە زانستی خۆراکە قورسە بەڕاستی ینی سە تۆ دایانیت بۆ نەخۆشیە ساڵی ئەوە نان نەخوا ئەوە تەرتیباتی خۆی بکە تۆ چەند خۆت بەگوێی خۆتەکەیت ڕاستەکە ینی ئەم دەستەواژەیە هەیە ئەڵێ پزیشکیش وەکو سیاسیەکان وان ڕاستەکەی یعنی ئەوەی کە ئەڵێی خۆت بەخت کە واگە لە نیشتیمانەکە بێ بەس پابەنبوونی سیاسیەکانەوە خۆ ڕوونە چۆنە پزیشکی ڕاستەکەی بڵێن هینە ینی من بەنسبەت خۆم لایەنێکی تەندروستیمە هەڵەیەکە من جگەرەیە کێشم هەموو جاریانی لە جاری وا هەبوو ینی لێدە پرسن کە ڕۆژگۆش ینی یەکسەر جگەرەیەکی کێشی ئەمانە ئەڵێ مەمە دیاردەیەکی هەڵەیە بەس ڕاستەکەی بە یەک نەخۆشم ناتوانم بڵێم تەرچیکە لەبەرەوەی من خۆم ناتوانم پێڵم کەمی کەرەوە بۆ خواردنوشت ینی من خۆمدان بەوەیە ئەنێم و ئەمە شتێکی ینی ڕوونە هەموو کەسێ نقطەیەکی زۆعفی هەیە بەس من بۆ خواردن خۆم کەم خۆرم زۆر ئارەزوم لە خواردنوشت نییە لەبەرەوەی ماڵی ئێمە چوینێتەوە سەر دایکمان ینی بەشێکمان چوونێتەوە سەر دایکمان من خۆشبەختانە لەگەڵ ئەوانم دایکم ئافرەتێکی لاوازە ئەگەر لە یادت بێ کاتی ینی مقیمی ئەوانە کە لە نەشەگەری بۆ من زۆر لاواز بووم ئەوە دوایەوەی کە قاچشتم شکا بەکارە ساتەکە قەڵەو بووم ئەو کاتە زیاتریشە جوڵین و تومبێرمان پێ نەبوو ینی ژیان سادەتر بوو بەزەوە نەخۆشیش نەبوو با بڵێن خۆزگەم بەو کاتە بەس خۆزگەم بە کاتی تەندروستی قاچەکانە خوازم بەز الحەمدولیلا پابەربوونەکە ڕاستەکەی بۆ شیرینی من ئەگەر دنیا هەموو هێنم لێ بکەم بڵێ شیرینی بخۆ نایخۆم حەزم لێ نییە بڵێن وەرە برنج خۆ من 5 ساڵە نەم خواردوە لەبەر چاوم کەوتو لەبەر تەندروستی شت نییە بەشت سوودم لێبینیە کێشەی گەورەی من ئەوەیە چا بە شیرینی نەبێ نایخۆمەوە بۆیە زۆر مشکلم شەکرەکە بوو یعنی ئەگەر تۆ تەمان پزیشکی شەکرەکەی تێکا وەکو شایەتدانەڵێ هەڵە دکتۆرمان بینینی تێکرد جێگرەوەی شەکر خۆشبەختانە من بەس با نەبێتە ڕێکلام قەترەیە کە دەستم کەوت لایەنێکی تەندروستیە تامەکەی وەکو شەکرەکە شەکری سیبیان بەکارهێنا تفت بوو ئەو حەپەی بۆ شەکرە ئەهێنا تامەکەی تۆزە قورس ئەوە ینی هینە لەگەڵ نقطەی زۆپەکەیت من ناوسازی و کولێرەی تەنور و ئەوانەیە یعنی زۆر جار شوێنێکی لە ماڵی خۆمانەوەی فرۆشە ڕاستەکەی
هەوڵەیەم خۆمی لێهیم کە من خۆمە زانم بای چەنە بچم ناچم دوو ناساجی بکڕم ئەچم مەسەنە هەشدا ناکرم ماڵی ئەمە بەس من و دکتۆرە حەزمان لێتی لەگە کوڵە گەورەکەم ئەگە تۆزێکی لێ بخۆ ئەوەی ئەمێنێتەوە کە دائێنێم شەو دووبارە سەلاجە بکەم وەڵام کوڕە تۆزێکی تری لێ بخۆم ناین نابێت ئەوە ینی کەساکەی لێ نییە بۆیە ئەو ڕێنوایانەی کە بۆ خەڵکی داهێن ڕاستەکەی ینی بەس ئەوەیە ینی زۆر گرنگە کە نەخۆش لەسەر ژیانی ئێمە بڕات نییە لەسەرەوە ئێمە ڕێمایی تەندروستی بڵاوکەین و ئەمانە یعنی بۆیە بەڵام زۆر گرنگە ینی ئێمەش جارجارە بڵێن سەرەتا زۆر ینی کە تەخەڕوجەکەی تو ئەمانە زۆر خوندیت و ئەمانە چکە ڕاستەکەی ئەو کاتێ ئەمانەوەی نەخۆشەکە چاک بێتەوە بێ لە بەرچاوکردنی بارودۆخی ئابووری ئەو کەسە بارودۆخی کۆمەڵاتی ئەو کەسە یعنی من بەیشە بڵم ئەو خواردنە حاضر کە ڕەنگە پارەکەی پێ بێ بەس کەس نییە بۆی ئامادەکە مەسەرەن دایکێکی پیرمان هەیە ئێستا وەکو جاران توانای نەماوە ئەمە شتێکیوە جاری وایە لە ڕووی ئابوووریەوە یعنی من لێرە دابنیشم بڵم کاکە نابێ برنج بە هیچ خۆی دەمانە یان نەخۆشەیە دابەزەی من دایکی خۆمەتی کاکاگە برنجێنە نەم چی بخۆی وتم بەخواخواوەکی نازانم من باوکی خۆم ژەمێکی بێ برنج بێ برنجەکەش بەتەنیا ناخۆی لا بێ گۆشتی لێ بێ باوکم شەکرەشی هەیە ئێدەوەرە برنجەکەی بە پڵاو بۆ لێنێڵە نایخۆم ئێخۆ باوکیشمانە ئەگەر بە پڵاو باشترە کاتۆر بە پڵاو تەندروسترە تقریبان لە ساسی کاروایی دایتەکەی ئەڕوات و چونکە چاوریژنیە کەمتری لێ خوڕیانە هینە بە زۆر گرنگە کەم لێ بخورێتەوە بۆ پابندبوون بە ڕێنماییانە بەڵام ئەمە بڵێن مانگەکەی ئەمە 30 ڕۆژە ئەکرێت 2 ڕۆژی بە دەردی کابراوتی بەدڵی خۆت بێ فری بێ 2 ڕۆژ بۆ 4 ڕۆژی بۆەوە بەس ڕۆژەکانی تر هەوڵ بیت تا ڕاگەی پابندبی لێرە ڕۆڵی خێزان و ئەندامانی خێزان زۆر گرنگە زەلامێکەوەی کە کێشی زۆرە زەلامێکە چڵێسە بەدەست خۆی نییە حەزی لە خواردنە دایما ئەنوا و ئەشکال خواردن کە باسی خواردنیشت بووە کە ڕاستەکەی حەزەکەی ببی بە خواردن و بتخوات تام و چێژ و سەلیقەیەکی هاتێ کە قەفەتیشی ئەبێ بە خواردنەکەی هێمن نەبێتەوە بۆیە ئەمە باشتر وایە هاوڕێیەتی ئەو کەسانە ینی کەمێک ماوەیە کەمتر یەکتر ببینن چکە ڕەنگە خۆی ماڵەکەش زۆر گرنگە شیرینی نێنێتە ماڵەکەەوە ئێمە دایمە باز دە برنجەکەین بەس زانی ئەمە 3 ساڵ لەمەوە بەریانی لە چەند نەخۆشێکام و خۆم نەخۆشی خۆم بوون خەڵکی سلێمانی و دەوروبەرەکەی بوو ئێمە هەمیشە شلەکەمان لە یاد کردووە شلەکەش بە چاوری لێ ئەمرێت ینی ئەوەیە ئێمە حەزەکەین تام و چێژی هەبێ ئەو کەسێک کە بیوێت تەندروست بێ بە تایبەت دەگە کێشی زۆر بە بیوێ لاواز بێ 3 خاڵ هەیە زۆر گرنگە نابێت لە هاتی چیە نابێ بەدڵی خۆی بخەوێت ئەبێ زوو بخەوێت و زوو هەسێت درەنگ خەوتن خراپە نابێ بەدڵی خۆی خواردن بخۆ حەزر لە چی بێ ئەگە پتەیە کێشە دابەزێ بەدڵی خۆت ناخۆی بۆی بەدڵی خۆت دابەزیت لەگەڵ یا خوەکان هەندێک خو هەیە بۆ نمونە بە پەلە ناوێ نامکۆی بە هێواشی بخۆ لەسەر سفرە ئەومە خۆرەوە بۆی پارۆکە جوان بچووی بینی ژەمەکان بیجوو لە شوێنێکە نابێ دایمە دانیشە من بە دیار مۆبایل و بە دیار تەلەڤیزۆنەوە هەر ناخواردنەوەمانەمە لە بەربان لە مانگی ڕەمەزان ئەمە دیاردەیەەکە گرنگ وە زۆر گرنگ دروستە مەسام و ساعتێکەسی تۆزێ بگەڕی لە یادمان نەچێ بە تایبەتە گروپی کەوتمان لە بەربانگەوە تا پاشەوە بە خەبەرن ڕەنگە دائنیشنیان مۆبایلەکەت بەدەستەوەیە یاخودەوە ئەمەوە نییە بڵێن ئێمە سەیری یاریەکەکەین یاریەکە مەسەڵەن سەعات و نییەکە و پەرەکەی 5 دقەی ئیزافە یەخرێتە سەر ئەگەر وەختی هینی نەکرێت و ئەمانە لەوەشە لە بینی گێمەکانە تۆ ئەکرێت تۆزێ هەسیت و گەڕیت و ئەمانە بەزە ڕەمەزانە زۆر گرنگە لە بینی هەموو ساعتێکە سیتۆزە بگەڕی بە تایبەت بە ڕۆژە و کەسانەی کە بە ڕۆژوو بانەوێ نەمانەیە ڕەنگە توانای جەستەیی دەورد نەبێ هەرچەنە مەسەلەکە ڕاهاتنە بەزلانی کەمەوە کەسە پێش ڕەمەزانی کەسێکی چالاک نەبووە وەرزشکار پێڵێن هەموو ساعتێکە تۆزە بگەڕێ یەکێک لەوانە ئەمە خۆم پابندم بە ئەوە من کەسێکم تااقەتی وەرزشم نییە فێری بەس ئەو وەرزشانە بووم کە بە جاماعی یەکرێ و تۆپێن و باسکەوەمانە ئەو سەردەما من خۆم تااقەتە ماوە نە گروپەکەشم ماوە نە گروپی کە ئێمە وەرجشمانە کرد بەداخەوە بڵێن پەرتەوازە بووین بۆیە باشترین شدوایەوەی کە بە پێ بڕۆم یعنی مەسا هەموو ساعتێک کەسم لە ماڵی خۆمام گەڕێم یان ئەگەر هەندێک شوێن هەبێ بە پێ بڕۆم بۆ نمونە نوێژی تەراوێ ئەگەر بڕۆی بۆ مزگەوتەکە و لەوێ بیت و بیتەوە یەکێک لە سوودەکانی نوێژی تەراوێ لەبەرەوەی تۆ چالاکی جەستەت هەیە هەریانی وەکو جۆرەکە لە وەرزش یعنی ئەگەر ئەو کەسانەی کە بچن بۆ تەراوێح لە ماوەی 29 ڕۆژەکەی ئەگەر ڕەمەزان 29 ڕۆژ بێ تقریبا کۆکەینەوە نزیکەی کیلوەیەک بۆ کیلۆنیوێک دابەزێ بە بەراورد بۆ کەسێک کە بڵێن نوێژی تەراوێحەکە ناکە ئەمە دیارە ئێمە ئەم
من ئەمە خۆم ینی داتا وەرگرت تۆ ئەمانە و لە دەرەوە ژەمە هین کراوەتەوە بەڵام ئەمە وتمان ئەمە لە دەرەنجامی ئەوەی ئەو کەسە دوو کەسمانێناوە هیچەگە چێ بووە ئەگە بچێ بۆ مزگەوت و بێتەوە بێگومان نەگەوەی لە ماڵەوە ڕاستەکەی ماڵەوە ینی نازانم ینی ئەوانەی کە من ئاگام لێ ئەو کەسانن کە بڵند چوون بۆ تەلای ئەو مزگەوتەکانیشیان ڕاستەکەی زۆر دوور نەبووەوە ئەو پەرەکەی 5 قە دوورە چکگە چالێکێک دوور بێ خۆمانەزانین تۆزە تەماڵیمان هەیە ینی ڕاستەکەی تەکنۆلۆژیا لەگەڵ هەموو سوودەکانی کۆمەڵێت تەماڵی هێناوە بەس مانگی ڕەمەزان ینی ڕەنگە گەورەترین سوودی ئەوەی هەبێ کە فێری ئەوە بکرا ئارام بگریت لە هەمان کاتە ڕێزی ئەوە بگریت کە ئەو کاتانەی کە تۆ برسیتە یەکسە بۆ تێ نامخۆی فێری خۆگرتنە دەکات کە تونیتە خۆت بگری سابی ئەوەت بکەیت کە من ئەبێ ئەم چەند سەعاتە هینی ئەوە نەکەم ئەمە زۆر گرنگە بۆی کە لەگەڵ خۆمان ناوازە خۆمان بێنە ینی بۆی کە وێنەیە ئەکدانەنین کە کەسێکمان لایە چۆن لە ڕەمەزانە ئێستا من بە ڕۆژوش نەبووم ناشت ناخۆمەمانە ڕێز لە هینەکە دەگری زۆر گرنگە وێنەکە نەنێرین بۆ هاوڕەیەکمان کە کێشی زۆرەوە ئەمانە دکتۆر دوا پرسیار لە ڕۆنی خەستەیە و زەیتەیە بۆ خواردنەکان چ کات باشە ڕۆنی خەست بەکاربێنی لە زۆرێک لە ماڵانە بەکارێنەوە کەمێکیش باز لە ڕۆنی خۆماڵی ئەگە باسی زەیتەکان بکەین بە خێرایی ینی چکە زۆر جاران پرسیارەمان لەکەم چ زەیتێ بەکاربێنین زەیتی زەیتون لە هەمووی باشترە ئەمەیان هینە لەگەڵ یا زەیتی کان ویلاش هەر بژاردەیەکی زۆر باشە زەیتی کەتان باشە زەیتی زەیتون ئێمە دوو جۆرمان هەیە جۆرێکیان بۆ سوکردنەوە بێ جۆرێکیان بەس بە کەڵکی زەڵاتەوەمانە ئەبێ بەمەرجی هەدرەجە نەکرابێ بەکار نەیەنرابێتەوە ئەو زەیتانە بەکاربێنین کە ڕێگەی بە پەستانی ساردە بۆ نمونە مڵخۆمان ئەوەی کە بەکارێنێ زەیتی بەڵێ سپۆنسەی بەنامەکان زەیتی کاشوێ یان یاخۆ ئەو نەبووە بۆی نەبێتە ڕێکلام بەس ڕاستەکەم خۆم زەیتی کاشۆ بەکارێنم بەس دکتۆری خێزانم ئەڵێ بوون ناخۆشەوە حەزیان لێ نییە ینی بەداخۆ ینی ئەوان فێری زەیتێکی تر بوو ناوەکەی نابین بەس زەیتی هینە ئەگە بە پەستانی سار بێ ئەمە زەیتێکە یعنی هەدرەجە نەکراوە زیانی نییە و فرێش و ئەمانە بۆی هاونیشتیمانیان بە پەلە بزانن ینی ئێماڵین پستانی ساردەوەی وەکو گوشینە و زەیتەکەی لەکەیت و کەمێک لە زەیتەکەش لە ناو تێکڵشتەکان ئامێنێتەوە یان هینە بێ زەیهینێکی ترمانەیە بە ڕێگەی تەزویب توانەوەیە چی زەیتەیە دەریە هێنی ئەمە ئەو ڕێگەیە کە ئەبێ هەجەشەش بکرێ هەندێک جار یەکێک لە بەرهەمە نەوتەکانی کە یەکسانە بەکارێنی بۆی کە بەتەواوەتی زەیتەکەی دەربێنێت و بە ڕوونی بمێنێتەوە و تێک نەچێت و بۆ نوشتی خۆش بێ بۆیە هەندێک جار ڕاڵێنەوە لەوانەیە مشتەقاتی نەوت تووشت بێ مشتەقاتی نەوت ناکرێ بە زەیت بەس بەکارێنی بۆی زەیتەکە بە تەواوەتی دەربێنێت و بەینەکە بێنێتەوە ئەمە لە ڕێگەیەکی لە بەڕێژەیەکی دیاریکرا و ڕێگە پێدراوە بەس زەیتی هەیدرەجەکرا و خراپە زەیتی کاشۆ لەبەرەوەی لە وڵاتەکەی خۆتە هەموو کاتێ بەروبوومێکی ناوخۆمان لە ئیدەرەوە باشترە لەبەر ئەوەی کە تێچووی هێنانەکەی و ئەمانەی بتەوێ نەتەوێ ئەکەوێتە سەر ئەوە ئەبێ کوالیتێکی کەمت بۆ بێنە بۆی خەڵک بتوانێت بیکرێ وازەوە بێنە کابرا ئەگە بێ ویژدان بێ بێ قازانی زۆر بکە تۆ بێ شتێک بێنێ کە هاونیشتیمانیان بتوانن بیکڕن بەس بە هەر حاڵ ینی ئەوە زەیتێکی هینە زەیتی زەیتون وتمانەوە جۆرەکەی ئەوەیە ڕۆنی ئاژەڵ کەی بەکاربێن ڕۆنی ئاژەڵ کەمترین کات بەکاربێنرێ ئەگە کەسەکە پابندی سیستمیشی تۆ لۆکارە بنیە لەبەر ئەوەی بۆ ئەو کەسانەی کە بیوێ برنج بخواشلە بخوات و کفتە و چیوە ئەمانە لەبەرەوەی چۆرەچڕەکانی تیاگەری توشببوونی بەپێی ینی کۆمەڵی پزیشکانی پسپۆری نەخۆشیەکانی دڵ ئەڵێ خۆراگەڵی هەمویان ئەڵێن بۆ کەسێکی ئاسایی هەوڵ بە ئیڕوەک بەکاربێنی بەس ڕۆنەکەنا ڕۆنی بەستومانەیە وتمانەوە جۆرێکی ناتەندروستە بۆ کەسێکیان ئەگە بۆ تام و چێژ و بۆ هین ئێمە جاری وایە لە ڕۆنی حیلەیان ڕۆنە حیلە ئەمەش ئەگە بەکارت تێنە ئەوەنە بەکارمێنە کە برنجەکەت بنکڕی هەبێ چونکە ئەو کاتێک کە بنکڕی هەبێ بەشێکی زۆری ڕۆژچۆ بۆ بە هەڵم و دووبارە چۆتە سەرەوە چکان دێک کەسێڵە من بنکڕەکەی ناخۆم بەس تۆ بووی کاتێ بنکڕی هەیە بڕێکی زۆری لە بەکاربێنرێ بەدەل لە ئەمەش هەندێ ئێمە لە سەمونشتیشە ینی بە هاونیشتمانیانە ئەڵێ ئەوانەی کە کێشیان زۆرە ئەڵێن سەمون بەکارمێنە چکە سەمونی ینی بەتایبەت ئەو سەمونی هینەکان ئەلکترۆنیەکان ینی فڕنەکان لە بەرەوەی زەیتێکی تێ ئەکرێ بۆی کە نەنیشیە بە هینەکەیەوە ئەوەکانی تر بەکاربێنە هەندێک زەڵات و شت دەگەێت زەلامەکە کێشی زۆر بێ پێڵێن زەیتشتی تێمەکە دەستخۆش بە دکتۆر یان زۆر سپاسەکەم بەڕێز دکتۆر کامران مەسوور ژاژڵەیی سپۆری زانستی خۆری خوا بەخێر بێ زۆر سپاس بێەوە بە هیوای تەندروستێکی باشی وای ساکەوتنتان بۆ خوازم ڕۆڵی بەیام لە وشارکردنەوەی خەڵک
من بەرزە نرخێنم دەستان خۆش بێ ڕۆژە کاک دوکتۆر تایارتان هێنا و لێرە ڕێز و سڵامان بۆی هەیە من و هاوپیشەکانم واجبە ئێمە خوێنکاری دکتۆر کاک دکتۆرین ینی ئەو بەرنامەیەکی سەرکەوتو بوو بۆی ئەڵم من خۆم بینیم دانیشتم بە دیارەوە چاوم ڕوون بۆ ببینینی کاک دکتۆر هیوای سەرکەوتنان بۆ خوازم دەستخۆشی بۆم برایانەی پشتی کامێرا ئەکەم کە هەمیشە هیلاگەبن و کەس نایان ناسی و دەرنین بە هیوای تەندروستێکی باش بۆ مولایە دەست خۆش بە زۆر سپاس لەگەڵ بێخوا خۆ بەخێر بێ حافظ بێخوا باشە من ئەسمە لای شێف جەنابەت ئامادە ئینشەڵا زۆر بە کورتی شێفیان سڵاو لێبێ ئایدەست خۆش بێ ئەم ڕازادنەوەی زۆر گرنگە زۆر گرنگەرەوە ینی گرنگە کە خانمان لە ماڵەوە لە بۆ مناڵ حەزی پێ هەیە و شتیاگرێتەوە نییە ینی بەسیتیشە شێف دیار ینی ئەو ڕازەوەڵا زۆر ئاسانە ئەوە زۆر دەوری هەیە بۆ منداڵ بە تایبەت تا دەستەکەوە ناخوازم دەوێنەیەگری خۆت حەز لە برنجی خڕیان درێژ والله من زۆر حەزم لە درێژە درێژ برنجی خەرمون هیوایەت بەس دەکەن تەپسی حەزم لێت شێف ئەوە برنجی درێژ هەیە ئەسلی بێ ینی هین بێت ینی هیچ شینێکی تیانە بێت بەڵێ بەڵێ هەیە دۆلفیسی و تامەیە دولفیسی ئەگەر لی بزانی زۆر بەرەزەتە بەڵێ ینی بەتایبەت ئێستا ئەگەر برنجی سووری دولفیسی لێ بری بنکڕەکەی خۆش دکتۆرگەگوێ لێبێ دەستە خۆش بێخوا ئازان خۆشەویستانمان بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی گوڵستان بە دوعاکانی کاکشێخ کۆتایی بە بەرنامەکەمان دەهێنین تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ بێت دەستان خۆش بکات دەنەرگیان بۆ مساڤاز و خۆشەویستەی کەناڵی ئاسمانی پێیان هەرچەند کاتمان کەم ماوە بەڵام انشاءالله ئێمە خەریکی دوعاکانە بین وەندەی کاتمان پێ ببەخشێ انشاءالله بسم الله الرحمن الرحيم الحمد والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي يا رب إخوائي كان عبادەتەکان من وەرگیراو بکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە خوایان دڵمان ڕۆشن کەرەوە بە نووری قورئان بە نووری ئیمان بەو هەموو نور و بەرەکەتانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەدا بارێ یا ڕەبی خوایە بەرەکەت بخەرە ژیانمان کاتەکانمان بەرەکەتی تێبکەوێت بەرەکەت بخەرە عومرمان ئیلاهە العالەمین بەرەکەت بخەرە ماڵ و سامان و حەڵاڵیەکانی ژیانمان یا رب العالمین یا ربی خوایەکیان بەرەکەتی خۆت بخەرە ناو عیبادەتمان تا زیاتر عیبادەتمان بۆ بکرێت تا زیاتر محەبەتی عیبادەتمان هەبێت خۆشەویستی خۆت لە دڵمانە بڕوێنە ئێمەت خۆش بێت تا ڕێگەی خۆشەویستی تۆ بگرینە بەر بمان خەرە سەر تەوبەکردن تا تەوبە بکەین ئیلاهە العالەمین دوعا و پاڕانەوەکانمان گیرا بکە یا ڕەب احتیاجاتەکانمان بۆ جێبەجێ بکە یا رب العالمین یا ربی خوایەکیان دوعای سەرجەم ئیمانداران و مسلمانان قبول بکە ئەو هەموو خوشک و برایی ئێستا هەر دوعا و پاڕانەوەیەکیان هەیە و لە تۆ ئەپاڕێنەوە یا رب العالمین چی دوعایە لە ناو کرۆکی دڵیانە هەیە یا رب ئەگەر دەستیشیان بەرز نەکردوێتەوە بەڵام تۆ زانی دڵیان چه دوعایەکی تایە دوعاکانیان گیرا بکە وەریان بگرە ڕۆژوەکانیان قبول بکە نوێژەکانیان وەربگرە شیفای نەخۆشەکانیان بدە یا رب شیفای نەخۆشەکان بدە ئیلاهە العالەمین لە مردووی مسلمانان و مردووی هەموو لایەکمان خۆش بە یا رب العالەمین لە دایک و باوکمان خۆش بە ئیلاهە العالەمین ماڵ و مناڵمان مەحفوظ بکە لەگەڵ سەرجەم مسلمانان و ماڵ و مناڵی مسلمانان ئیلاهە العالەمین
یا ڕەبی خوای گیان ئەم برا عزیز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام مەحفوظی لای خۆت بکە ڕزق و ڕۆزی و بەرەکەتی زیادیان پێ ببەخشە لە هەموو بەڵا و موسیبەتێکی دنیا و ئاخرەت بیان پارێزە یا ڕەبی خوای گیان ڕۆژانەیە گەڕێینەوە بەلای تۆ ڕۆژانێک بێت تۆ لە ئێمە ڕازی بیت ڕەزامەندی تۆمان بەدەستێ نابێت شەیتانمان لێ دوور بێت نەفس و هەوا و ئارەزواتمان لێ دوور بێت بمان خەرە سەر ئەو ڕێگەی یا ڕەب کە ڕێگەی ئیستیقامەت و دامەزراوی و عاقبەت خێریە لەناو عاقبەت خێرانە بمان ژێنە مەمان خەرە ناو عاقبەت شەڕان بە دوورمان بگرە لەوانێ عاقبەت شەڕن با کارمان تێنەکەن یا ڕەب یا ڕەبی خوایە سەبر و ئارامیمان پێ ببەخشە لە ژیانە عیبادەتی باشمان پێ ببەخشە بەرەکەتی باشمان پێ ببەخشە یا ڕەب فەزڵت هەر بەردەوام بێ لەسەرمان یا ڕەب العالەمین ڕەحمەتێ بەردەوام بێت و لێمان مەگرەرەوە یا ڕەب بارانی پڕ ڕەحمەتی خۆتمان لەم بەهارەیە بۆ ببارێنە یا ڕەب العالەمین لەم سەرەتای بەهارە و لەم کۆتایی زستانەیە بارانیشی پڕ ڕەحمەتمان بۆ ببارێنە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوا بمان گێنە بە شەوەکانی قەدر و شەوەکانی قەدرمان بە نەسیب بکە ئەو 83 ساڵی عیبادەتەمان بە نەسیب بکە یا ڕەب یا ڕەب یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان عەفومان کە و لە قسوورەکانمان لە هەڵە و تاوانەکانمان ببوورە و عەفومان بکە یا ڕەب یا ڕەبی خوای گیان عاقبەت خێریمان بە نەسیب بکە اللهم آمین 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 یا مجیب السائلین